ئازان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد ئەم کاتتان باش. جایشتر خۆم و هاوڕێ ڕەحمان حسێن زادە لەگەڵی وای ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان. ئەم کاتت باش ڕەحمان، ومێدەوانم ڕۆژێکی باشت بوو بێ تا ئێستا. ڕۆژی تۆش باش، زۆر سپاس، زۆر سڵاوم هەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەمان. سپاس. بەرحاڵ لە پرسە گەرمەکان خۆمان ئامادە نەکردبوو بۆ ئەمە، بەڵام ئەمڕۆ سەرنجام ئەم پەیامەی ئۆجالان بە گوێی خەڵک گەیشتووە وا چاوەڕوانەکرا کە خۆی لە ڕێگەی ڤیددیۆ پێشکەشی بکە، بەڵام سەرنجام دیارە بەهۆی دۆخێکە و کە پێک هاتبوو ڕێگەی وە نەدرا و پەیامەکە خوێنرایەوە. لەم پەیامەیە ئۆجالان داوای کرد کە هەم پەکەکە چەکدا بنێ و هاوکات خۆشی هەڵبۆشێنێتەوە وەکو حیزبێکی سیاسی. ئەم مەسلەیە دیارە ئێستا بۆتە باسێکی گەرم لە سوۆسیال میدیا، لە میدیا بەگشتی، نەک تەنها میدیای کوردستان، تەواوی میدیای ناوچەکە و بەشێکیش من هەواڵەکەم تەنانەت لە میدیای سویدیشا بینی، خێرا ڕنگدانەوەی بووە خود ئینعکاسی بووە لە میدیای دەرەوەشاوە بە یەکێک لە خاڵە چارە نووسازەکان یاخود ئاڵگۆڕێکی چارە نووساز لە تورکیا بە تایبەتی و بگرە تەواوی خۆرهەڵاتی ناوەڕاست بازەکرێ. دیارە پەیامەکە چاوەڕوانی واکرا کە شتی زۆرتری تیابێت لەوەی کە هات، بەڵام زۆر کورد بوو. ئەوەی من دیقەتم ماوە سەرنجم چوە سەری باسکردن لە هەڵوەشاندنەوەی حیزبەکە بوو و بەبێ ئەوەی قسەیەک لەسەرەوە بکرێتەوەکو هێزێکی سیاسی کاری خۆی بکە یا شتێکی لەم بابەتانە لە ڕەوەندێک شایخود لە جێگایەکیشا لە مەتنیەکە باسکرا، لە سیاقێکا باسکرا کە قسە لەسەرەوە بوو کە سۆشیالیزم لە دنیای کۆتایی هاتووە و ئەم پەکەکەش کە لەسەر بنەمای ئەم ئایدۆلۆژیا پێکاتۆی تر ڕۆژی تەواو بووە. یاخود من ئاوام بەرگوێ کەوت و ئاوا لای من کەوتەوە. من لەوە زیاتر لە پێشەکی ئەم باسەیە ناڵێم، پێم خۆشە ڕای تۆ بزانم چۆنت پەیامەکە وەرگرتووە، چی بوو نەوشتانەی کە زۆر سەرنجام ڕاکێشێ؟ بەڵێ هەر وەک تۆ باست کرد، ئێمە زۆر بە درەنگی دیارە ئەمڕۆ کە کردە سەعاتی سێی ئوروپا پێنجی کوردستان پەیامەکەمان بیست و ئێمەش ئەڵان بەرنامەکە بەڕێوابین. من پێم وایە بێ باسی تێر و تەسەر تریەوێ، حتممە تۆ شەروان لە نەزەرایە لە بەرنامەی دیکەدا یا بەرنامەی داهاتوومانە، بۆی ئینسان فرسەتی بێ هەموو لایەنەکانی لێک داتەوە، کاردانەوەکانی بە تایبەت بزانین تا هەم لە حەزەیەشتا کوونە خودی دەوڵەتی تورکیا کە تەرەفی ئەسلی مەسەلەکەیە سکوتی کردووە، شتێکی نەوتوە، ڕەنگە لە ساعتەکانی داهاتووە دوای بەرنامەی ئێمە ئەوانش قسەیە بکەن. بۆیە یەکەم ئەگەر تۆش موافق بی یان ئەو پێشنیارم بۆ تۆ وەک بەڕێوەبەری بەرنامەکە هەیە، بەڕاستی لە بەرنامەی هەفتەی داهاتووە بە تێر و تەسەری قسەی لێ بکەین. دووە من لەم دەست پێکەوە بڵم ئەوەی من ئێستا ئەم شەو لەم بەشە لە بەرنامەکە بازەکەم جارە زۆرتر نەزەری شەخصی خۆمە، چونکی پێویستە هەم من هەم تۆ زانین لە حیزبمانە قسەی لەسەر بکرێەوە، هەڵوێستی مشتەرکی حیزبیمان حتمما دواتر بە شێوەی مناسب هەر ڕاگەیەنین. ئەوەی من لێرە ئەیڵم زۆرتر نەزەری شەخصی ما ئەوبەتە لە عینە حاڵە بێ سابقە نەبووە مەوزوعی پرۆسەی سازان یا ئەوان پێڵن پرۆسەی ئاشتی لە کوردستانی تورکیا، ئەزان 2016 بوو یا 2015 بوو ئەگەر زۆر لەسەر یاد بم، ئەو وەختە شەرم پرساتە پێشە ئەو وەختی ئەم تا هەڵوێستی ڕسمیمان بووە، حتا منەوەی بەشێک باسیەکەم لەو چوارچێوەشە ئەگرێتەوە. طبعاً بۆ فاکتۆرە تازانی کە بە وجود هاتوون دوای ئەم مقدمە بچمە سەر ئەوەی تا ئێستا منیش پەیامەکەم متابعە کردووە و ئەوەی معلومە لانی کەم مێدیای پێکاکە پشتیوانی لێەکەن، مێزگردیان بۆ داناوە پشتیوانی لێەکەن و قسەی لەسەرەکەن تاوەی مرکزیەتی خۆی پێکاکە لە قەندیل سیێڕێ. ئەوەش بە حتمما لە ساعتەکانی داهاتووە ئینسان یا کاتەکانی داهاتووە
ABC ئەوەڵ شتێکە ئەوەی معلومە ئەم پەیامە لە تەوازن قوایەکی زۆر نابەرابەری بینی دەوڵەتی تورکیە و خودی ئۆجەلان پێکاتووە معلومە تا ئەم لەحظەیەشتا دەوڵەتی تورکیە بە غێرەزە و قسە گشتیانەی کە پێشووتر باخچەلی کردوێتی یا ئۆردۆغان توانێ ئێمە لەگەڵ پرۆسی ئاشتی هەین و بێت ترۆر تەواو بێ بە زمانە خۆ هیچ قسەیەک لەسەرەوەی ئایا امتیازێک سازانێک دان بە مافی لانی کەم سەرەتایی خەڵکی کوردستانی تورکیەدا ئەنێنوانە ئەمانەی لێ دیار نییە ئەوە لەو بابەتەوە لەم لاوە پەیامەکەی ئۆجەلان امتیازی زۆر گەورەی داوە بە تەرەفی مقابلەکەی کە دەوڵەتی تورکیە ڕاست من ئەوەی وا تۆش باسڵ کرد هەمەوەی بەرحاڵ هەڵسوورانی چەکداری نەمێنێتەوە لە پرۆسەیەکی سازان و ئاشتیا ڕاستێکی چاوەڕوان کراوە ڕەنگە زۆر قرس نەبێ بەڵام ئەوەی مهمتر هەڵوەشانەوەی خودی سازمانی پێکاکایە هەروەک تۆ بە دروست باسە کرد بە بێەوەی جێگرەوەیەک یا ئالتەرناتیوێکی خسبێتە بەردەم خودی و سازمانە چی ئەبن بە سازمانێکی سیاسی بنێوێکی دیکە ئایا ئەوانی دەم جەبن لەگەڵ هەرم دەم پارتیەی کە نزیک ئەوانە لە تورکیەدا ئەمانە پرسیاری فعلەن بێجوابن بۆیە ئەمە چی نیشانەدا تەوازنخوایەکی زۆر نابەرابەر کە لەلایەکۆک دەوڵەتێکی حاکمی مستەبدی فاشیستی وەک تورکیە لە بەرابەر هێزێکی چەکدار و سیاسی وەکو پێکاکە کە خودی ئەو بەگشتی هەلو مەرجەکەی لە ناهەمواریدایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بە تایبەت و بە شخصی ئۆجەلانیش کەڵانەوە 26 ساڵە لە زیندانی ئەوانە بەسەرە باو لەوانەیە زۆر شتی خۆیان بەسەریا داس سەپاند بێت لە سوورەتەکە ئەمە جزوی سەرەتایی ترین مافی سەرەکی بوو کە لانیکەم ئەو دەوڵەتەی کە نیازی سازانی لەگەڵ سازمانی مقابلەکەی هەیە هەلومەرجێکی لەبار بۆ خودی ئەو زندانیە بە وجود بێنێ حتا ئازادی بکە ئەوە خاسێکی زۆر تەبیعیە خاسێکی زۆر ئاساییە ئەمانە نەکراوە دەنەچە ئەوەن خوێندنەوەیە لە هەلومەرجێکی زۆر نالەبارە و بە زەرری پێکاکە و بە زەرری تا ئێستای ئۆجەڵان دراوە لێرەدا من قسێ بڵم هەر لەم 2 ساعتە لە سۆسیال مێدیای بینی زۆرێک لە ناسیۆنالیستای کورد و ئەوانەی خۆیان لە بازنەی بزوتنەوەی کوردایەتیا بینوانە دەستیان کردو بۆ ئەمە ئاژ بەتاڵە و ئەمە خۆفرۆشیە و ئەوە ئێمە بەم قسانە ناوزەدەی ناکەین پرۆسەیەکی بە قەولی خۆیان سیاسیە بەڵام لەژێر فشاری دەوڵەتی تورکیایە هەلو مەرجەکەی زۆر نالەبار و تا ئێستای بە نەزەرم قازانجێکی تیانە کردووە نە ئۆجەلان نە پێکاکە بزانین قەدەمی بەعدیەکەی لەم بابەتەوە چییە بەڵام مهمتر لەوە پرسیار ئەوەیە ئەم پەیامە و ئەم پرۆسەی سازانە من حتا بەڕاستی بنێوینانم پرۆسەی ئاشتی چونکی معلوم نییە مەجبور بێ بە ئاشتی ئەگەر بەبێ خۆ زۆر باشە واقعان بەڵام ئەوەی نێوێن بە پرۆسەی سازانە کە دەستی پێ کردووە لە بینی ئۆجەلان و دەوڵەتی تورکیە بەرهەمی هەلومەرجە دنیایی ناوچەیەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە نظرم ئەبێت جارێ لە پێشە سەرنجێک بچێتە سەر ئەوە بۆ لە 4-5 مانگ لەوە پێشەوە دەوڵەت باخچەلیەکی فاشیستی کە 26 ساڵەوە پێش ئەوەڵین کەس بووە کوێتی ئۆجەلانە بێ ئێعدام بکرێ هیچ وەخت دەتانی بە حتا دیالۆگکردن لەگەڵ پارلەمانتارەکانی نێو خودی پارلەمانی تورکیا نەبووە زۆر بەڕۆشنی هەموو کەس باسی دەکا بۆ یەکەم جار کە ئەم پارلەمانتارانەی وەختی خۆی هەدەبەب وەڵام بووە بەدەم پارتی واردی ئەم قاعەی پارلەمانی تورکیا بن یەکێ لەو کەسانەی حتا تەوقەیان لەگەڵ ناکە سڵاو چاک خۆشیشیان لەگەڵ ناکە لەگەڵ ئەمانەی ئەو وەختە هەدەپە یا دەم پارتیارم دەوڵەت باخچەلی چییە وەزعێک گۆڕاوە دەوڵەت باخچەلیەکی فاشیست و لەلایەکی دیکەوە حتا ئۆردۆغانێکی فاشیستدان بۆوانێ غەیر ئەز محاسباتی نێو خۆی تورکیا ئەویژەوەیە هەلومەرج لە ئاست دنیا و لە ئاز ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر گۆڕدراوە
من پێم وابێ ئەم دەوڵەتی ئۆردۆغان و بە باخچەلێکەشیەوە هەستیان بەوە کرد لەوانەیە لەم ئاڵ و گۆڕانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا دێتە پێشێ لەم خەریتەی تازەی قرارە بۆ ڕۆژهەڵاتی تازە ئەمریکا و ئیسرائیل دابنێن و ئیسرائیلیش بە توندی دژی ئێستای ئۆردۆغان و ئەم دەوڵەتە لەوانەیە لە کارتی کورد دژ بە تورکیە ئیستفادە بکرێت خۆیان پێش قەدەم بوون عاقبەت فەزایەک دروست بکەن ئەم کارتە بە دژی دەوڵەتی تورکیە ئیستفادەی لێ نەکرێ ئەوەی بۆیان بکرێ بەلانی کەمی ئیمتیاز بەحاڵ ڕێگایەکی بۆ بینەوە بە نەزەرم ئەمە ئەساسەن بەرهەمی ئەم وەزعیەتەیە ئایندەی چۆنە بێ زۆر نادیارە زۆر پرسیار هەر ئێستا لەسەر پەیامەکان و لەسەر پرۆسەکە وجودی هەیە ئەتوانین ئەمڕۆ یا لە هەفتەی داهاتووشدا قسەی زیاتری لەسەر زۆر باشە حتما من وامدا نابوو کە ئەم بەرنامەی ئەم هەفتەیەمان سەبارەت بە پرسی کورد بێ لە ناوچەکەیە بەگشتی کە دیارە بەتایبەت ڕۆژاوا و تورکیا ئەمڕۆ مۆزەکان لەوێ زۆر گەرمن بەڵام تەنانەت کاریگەریەکانی لەسەر کوردستانی عێراق و لەسەر ئێرانیش چۆنە بێ مەسلەیەکی گرنگە ئەم باسە هەڵەگرین بۆ بەرنامەی داهاتوومان هەفتەی داهاتوومان تەرخانەکەین بەوە و فرسەتی ژەدن کە گەر هاوڕیانێکی تریش قسە و باسییان هەیە لەم بابەتەوە سەرنجیان هەیە یاخود ڕخنیان هەیە یا مداخلیان هەیە توانن لەگەڵمان بن هەر ئێستا ژەوە بڵێن بە هاوڕیانێکە لێرە بینەرمانن کۆمەکمان بکەن ئەم بەرنمەیە لە سوۆشیال میدیا بە فراوانی بڵاو بێتەوە فرسەت بۆ پرسیار و سەرنجەکانی ئێوە فراهەمە گەر سەرنجەکانتان بگاتە لای ئێمە لە فەیسبوکەوە یاخود لە باشتر وایە لە یوتیوبەوە حتما بەپێی توانە و بەپێی کاتی ئەو کاتەی تەرخانمان کردووە ئەمڕۆ بۆ ئەم باسە هەوڵە دێن وەڵامیان بدەین و پرسیارەکانی تریش هەڵەگرین بۆ هەفتەی داهاتوو من سەرنجێکە دام لە پێشێکی ئەم باسەیە یەکێک لە مەسەلە گرنگەکانەوە بوو لەم پەیامەیە کە هاتووە جا سەرنجڕاکێشیشە تەوانەمە لە نوسخە کوردیەکەی من هەردوو نوسخەکەی بڵین تورکیەکەش و کوردیەکەشی متابعە کرد لە نوسخە تورکیەکەیە باسی هەڵوەشانەوەی پەکەکەیتیان نییە قسە لەسەر هەڵوەشانەوەی پەکەکە نییە لە نوسخە کوردیەکەیە لەوەی کە بە کوردی خوێندایەوە قسە لەسەر هەڵوەشانەوەی پەکەکە ئەکا یعنی لەسەر حیزبەکە خۆی قسەیەک لەسەر هەڵوەشانەوەی نییە لە نوسخە تورکیەکەیەوە ئەمە تەنانەت دواتر بیستمەوە کە تحلیل وشتەکان لە ناو تورکیاوە هاتن بە جۆرێک مای نیگەرانی بوو کە بۆچی ئاوا بوو بۆ بە زمانی بە بڵێ میدیاکانی تورکیا ژەمیان باس کردو کە بۆچی بە زمانی تورکی قسەی لەسەر هەڵوەشاندنەوەی حیزبەکە نەکردووە پاشانێکی لەو شتانەی کە تەنها کاردانەوەیە کە من ئاگاداری بووم لە ناو تورکیایە ئەوە بوو کە یەکێک لە ئەندامە بڵین دیارەکانی حیزبی ئەکەپە لێدوانێکی داوتێتی تورکیا لە کۆت و بەندەکانی ڕزگار بێ یاخود بەرەو ئەوە چین کە لە کۆت و بەندەکانمان ڕزگارمان پێ بە جۆرێک لە جۆرەکان قسە لەسەرەوە نییە چارەسەرێک بۆ کێشەیە بدۆزنەوە بەڵکوەوەیە کە دەوڵەتی تورکیا خودم دەوڵەتە فاشستە لە کۆت و بەندەکانی ڕزگاری بێ بە جۆرێک دۆخێکی باشتر و فەرهامتری بۆ بێتە پێشەوە ئەوەی کە دەوڵەت باخچەلی مبادری ئەمە بوو دەوڵەت باخچەلی لە تورکیایە حتما تۆ ئاگاداری ئاوڕەحمان کە بە نوێنەری ئەوە ناوە برێکە دەوڵەتی قوڵ دەوڵەتی عەمیق یاخود ئەو دەوڵەتەی تورکیا کە بڵێن حکوومەت و دام و دەستگا ڕستمیەکانوانە هەرچیەک بن ئەوانن کە لە بنەوە بڕیارەدەن بەشێک موەسسەی دامەزراوی سەربازی و ئەو دامەزراوە ئەمنیانەی کە لەگەڵ دامەزراوە ئەمنی و سەربازەکانی دنیاە لەگەڵ ناتوانە لەگەڵ ئەمریکا لە پەیوەندیان دەوڵەت باخچەلی بە جۆرێک نوێنەرایەتی ئەم بە نوێنەری ئەم دەوڵەتە حسابەکرێ و ئەوەی کە مبادرەکە لە پێشا لە سەرتاوە لەوە هات بەشێک ئاماژە بەوەیە کە ئەمە ممکنە جۆرێک پیلانێکی نێودەوڵەتی بێ یاخود لە پشتیەوە نەخشەیەکی نێودەوڵەتی بە هاوبەشی ئەمریکا بە هاوبەشی ئیسرائیل و ئەو دەوڵەتانە لە پشتی ئەمەوە بن بە جۆرە لە جۆرەکان سەفقەیەکە لە سەفقەکانی ترکە
ترامپ و دەسەڵاتی تازەی ئەمریکا و لەگەڵ بە هاوکاری ئیسرائیلی ژانە لە ناوچەکەی بیکەن. ئاکامی دۆخێکە کە وەک تۆ باست کرد، یانی ئەمە کە باسمانەکرەمانم جەنگی ئیسرائیل لە ناوچەکەیە دۆخێکی کۆنەپەرستانە دێنێتە پێشەوە، مناو کوشتن ئاوا بە خوێن ساردی، وێرانکردنی ئەم ناوچەیە، ئاوارەکردنی خەڵکەکەی. ئێستا دوایەوە بوو بەوەی کە خەریکن بەنیازن بە ڕسمی ئاوارەیانکەن و دەریانکەن لەو شوێنەوە بیکەن بە بڵێن گازینۆ و باڕۆ ئەوشتانە لەو منتیقەیە بۆ شوێنی تەرفیهی دەوڵەمەنەکان. وتمان ئەمە ئەم دۆخەکە لە خۆرهڵاتی ناوەڕاستە پێک هاتووە لە دوای 7 ئۆکتۆبرەوە شتێکی زۆر بڵێن بە ئەرزش و بایەغدار هیچ کە ناهێنێ بۆ خەڵکی ناوچەکە بگرە. خەڵکی ناوچەکە دەرگیری کۆنەپەرستی زۆرترەکە. بازێک لەو هێزە کۆنەپەرستانە، هێزە دواکەوتوانە، متەخەلیفانە، زۆر سەرکوتگەرانە کە لە ناوچەکەیان ئۆکەی وەرەگرن. هەر لەم بەینە ئێمە ئەبینین باسەکارەوە نییە کە ئەم پەیامە ئەمڕۆ خوێنرایەوە. 2 هەفتە لەمەوە بەرقسە لەسەرەوە کرا کە خودی ئۆژەلان جوابی ناردووە و مەسعود بەرزانی کەسێکی کۆنەپەرست و دەسەڵاتێکی ئاوا گەندەڵی کە لە کوردستانە هەیە ئەوە بێ بە کەفیل و بە زامنی بەڕێوەچوونی ئەم پرۆسەیە کە ئەمە بۆ خۆی لە میدیاکانی عەرەب زمانە من لە چەند جێگا جۆم لێ بووە بەڵێ بەم جۆرە مەسعود بەرزانی بوو بە مەرجەعێکی کوردەکان لە هەر چوار پارچەکەیە و ئەمانە خەریکن بە جۆرێک بەم ئاراستەیە ئەم جوڵانەوە ئەم ناوچەیە ئەبن. خەڵکی کوردستان دیارە هەر تەنها کێشەی نەتەوایەتی نییە و هەر تەنها کێشەی ستەمی نەتەوایەتی نییە. ئەگەر تەنانەت کۆتایی هاتنی ئەم پرۆسەیە ڕزگاربوونی یەکجاری بێ لە کێشەی نەتەوایەتی و ستەمی نەتەوایەتی، هێشتا بەو معنایە نییە کە خەڵکی کارگەر و زەحمەکێش و دەستقڵیشا و ماندوو نەداری ئەم ناوچەیە بوو بە خاوەنی شتێک. سەرنجام لە یەکێک لە کێشەکان لە کۆڵمانە بێتەوە. هاوڕای تۆم من ناچمە پاڵەوانی کە باز لە ئاش بەتاڵەکەن و قسە لەسەر ئاش بەتاڵەکەن و گوایە پێیان وایە شەڕی قەندیل کە هەمیشە و دایم جێگەی سەرنج و ڕەخنەیان بۆ، هەمیشە و دایم جێگەی لاقرتیان بۆ، هەمیشە و دایم وتویانە کە باوی نەما و وەختی نەما و کاتی نەما و کاتی ئەوانە نییە. ئەم جارەکە گۆڕێ بە دانوستان لەگەڵ تورکیایە بێتە مایی بە تەخوینکردن و بە ئاش بەتاڵ ناوبردننی ئەم حیزبە. من پێم وابێ کە ئەمە بە هەردوو دیوەکەیە هەر نادروستە. قەزاوەتکردن لەسەر ئەم ئینە زۆرتر خوێندنەوەی زەرورترە، خوێندنەوەی گرنگترە و ئەوەی کە چی بکرێ سەرنجام بۆ خەڵکێکە ئاڵوگۆڕێکی ڕیشەی بەرە و باشتری ئەوێ لە ناوچەکەیە دۆخێکی تازە دێتە کایەوە، چۆنچۆنی سوود یا لەم دۆخەوە بژیرا زەرەرەکانی کەمترکرێتەوە. ئەمە ئەو پرسیارە جەوهریەکە خەڵکی چەپ و سۆشیالیزە بێ بە شوێنەوە بن لەو کردەوانە گەڕین کە بەڕاستی بەشێکی زۆری چەپیش خۆی پێوە گرتووە کە هەر مەحکوومێکا و ئیدانەیەکا و ئەمەم بەدڵ نییە و ئەوم پێ سەرنجام ناژڵێت چی باشەوە، ناژڵێ ئەم ئاڵ و گۆڕەکە ڕووی داوە لەکوێوە ئەتوانێ زەرەرەکەی کەمتر بکرێتەوە، چۆن چۆنیەکرێ بەرەنگاری بینەوە، چۆن چۆنیەکرێ لە بەرامبەری ڕاوەستین. تەنها وەکو بازێک وەکو بووقێکی میدیایی خەریکی ستایشکردنی ئەم و کەمتر ستایش دیارە زۆرتر هەر ڕەخنە و ڕیسواکردن و ئیدانەکردن و ئەوانەیە کە من پێم وابێ بە باش یا بە خراپ هەر چۆنێک هەڵسەنگاندنمان هەبێت لەسەر ئەمەی کە ڕوویداوە گرنگتر خوێندنەوەیەتی تا ئەوەی هەڵوێستی ئەوەی ئیدانەیەکەم مەحکوومیەکەم ئاش بەتاڵە یاخود ئەمە تەسلیم بوونەوە ئەوانە. بەهەرحاڵ منیش پێم وایە ئەوەی کە باس کرا لەم پەیامەوە جارانە ئیمتیازێکی زۆر زۆری داوە بە دەوڵەتی تورکیا و ئەگەر تەواوی ئەمەی کە ئەوترێ ئەمانە بێت کە ئۆجالان باسێکە بەڕاستی خەتەرێکی گەورەیە. ئۆجالان بۆ من لە ئێزال کەسێکی زیندانیەوە، کەسێکە کە 26 ساڵە زەجرێکێشە لە زیندانەوە ئەمانە بە هیچ جۆرە لە جۆرەکان باسکردنی ئەوەی کاوە چۆکی دانا و ئەمانە من پێم وانییە ئەمە تعبیرێکی دروست بێ، بەڵام لە ڕووی سیاسیەوە ئەگەر هەڵەیە بێ بڵین هەڵەیە. بۆ من وا ئەزانم دەست بەرداربوونی چەک بە هەر حاڵام هەڵوەشانەوەی حیزبەکە یانی چی. من بەسمەوە نییە کە من بە تەرەفداری قەندیل و دیفاع لە قەندیل بکەم، بەڵام یعنی ئەم ئیمتیازە بۆ لە بەرامبەر چییە؟ کامەیە ئەوژیا ئاخر باسی خەباتی سیاسیەکرێوەمانە ئایا بەڕاستی تورکیا ڕعایەتی ئەمانەی کردووە دوێنێ پەلاماری ڕۆژاواییدا، دوێنێ دەکەسی
چەکدار و بێچەکی لە ناوچەکانی ڕۆژاوایە قەتڵ و عام کرد بەبێ هیچ پاساوێک بەبێ هیچینێک هەزاران کەس لەلایەنگرانی ئەو حیزبەی کە ئەمڕۆ پەیامەکەی وەجالانە خوێنەوە لە زیندانان کە بەشێکیان هەڵبژێراون لەلایەن خەڵکەوە ئاخر کامە بواری سیاست کراوەتەوە بۆ کاری سیاسی تا ئەوەی کە تۆ دەستبەرداری چەک ئەبی وەڵام دووبارە دەستبەرداری حیزبێکی ژەبی کە ئەو مێژووی اینجا دوایی ئەو سیاقی کە هاتووە ئەمە سۆشیالیزم کۆتایی هاتیتر ئەبێ ئەم حیزبەش کۆتایی پێبێت و ئەمانە بە بڕای من تەرحێکی جێگای ئینتیقاد و ڕەخنەیە وا ئەزانم کە تا ئێستا ئەوەی کە تا ئێستا ئەیبینی نازانم لە هەفتەی داهاتوە حتمما وەکتۆ باسکرد جوانبی زۆرتری لێگەدەینەوە بەڵام من تا ئێستا هیچ شتێکی پۆزەتیڤم تیا نەبینیوە هەر چۆن بێ کۆتایی هاتنی جەنگ کۆتایی هاتنی کوشتار لابردنی ئەو مبەرڕەی کە بەدەستی دەوڵەتی فاشستی تورکیاوە بۆ قەتڵ و عامکردنی خەڵک لە کوردستانی تورکیاوە هەروە لە ڕۆژاوا شتێکی پۆزەتیڤ و باشە بەڵام بە نرخی چی بە نرخی کۆیلەکردنی خەڵکی کوردستان بە نرخی پایەدارکردنی هەڵاواردنی نەتەوایەتی پێشێرکردنی مافەکانی خەڵک مافە سەرەتایەکانی خەڵک لە دەرباز بوون لەستەمی نەتەوایەتی ئەگەر بە نرخە بێ بە بەڕاستی معاملەیەکی زەرەرە و زۆر جوانبی نێگەتیڤی هەیە لە جێگەیەوەی جوانبی پۆزیتیڤی هەبێ چەند قسەی بکەم لەو بابەتەوە فەرموو دقەن منیش هەرەوەم باس کرد ئەوەی تا ئێستا و لەم پەیامە بینرا و لەم پرۆسەی دووسێ مانگە هاتووە تا ئێستا ئەوەی قازانجی لێ کردووە دەوڵەتی تورکیە باخچەلیە و زەرەرمەندیەکەی لێرەیە لەم معادلەیە باڵێکی دەوڵەتێکی ڕاست و فەشیز لە منتقەکە کە دەوڵەتی ئۆردوغان و دەوڵەتی تورکیە قازانجی لێ بینن ئەوان بە هەر نسبەت قازانجی لێ بینن ئەبێ بە زەخت و زۆر بەسەر کۆمەڵانی خەڵک سەر کۆمەڵانی خەڵکی هەم تورکیە هەم خودی کوردستانی تورکیەش بە زۆری دەرنەچەوە معلومە لەو بابەتەوە زۆر زەرەرمەندیە واقعەتێکی دیکەمان پێڵێ جارێکی دیکە نیشانداوە ڕەوتەکانی بزوتنەوەی کوردایەتی ئەحزابی ئەسڵی یان نائەسڵی بزوتنەوەی کوردایەتی ئستراتێژی و سیاسەتیان بەڕاستی نامۆیە بە حەقخوازی خەڵکی کوردستان حتا بۆ لابردنی سیستەمی نەتەوایەتی ئەو تەرح و بەرنامانەی ئەوان هێناویانە ئەوە پارتی دموکراتی کوردستان و مەسعود بارزانی تۆ نێوە دەبرد دەی لە کوردستان ئێران وەختی خۆی ئەمە حیزب دموکراتی کوردستانمان دیوە تۆ یەکێتی نیشتمانیت لە من زیاتر تەجروبە کردووە ئەوە پێکاکە ئەیبینین ئەمانە حیزبە ئەسڵیەکانی بزوتنەوەی کوردایەتین بارها و بارها ئێمەوەی کۆمۆنیستەکان وتوانە بابە حەقخوازی خەڵکی کوردستان لە هەر بەشێکی بۆ نەمانی هەڵاواردن بۆ نەمانی سیستەمی نەتەوایەتی زۆر بەرحەقە بەڵام بە تۆری واقعی بە تەجروبەی تاریخی نیشانی داوە ئەم ئەحزابەی کە بەردی حەوڵدان بۆ مافی کورد لە سینگەدان معاملەیان پێوە کردووە بەرحاڵ سات و سەودایان پێوە کردووە و کولەن لە چوارچێوەی ئستراتیژی و سیاسەتیانە لابردنی هەڵاواردن بە یەکجارێکی و لابردنی ڕیشەیی سیستەمی نەتەوایەتی نییە لە بەرنامەکانیانە هەلومەرجی دنیایی و منتەقەیش و شرایطی واقعی جوای لێ کردووە لابردنی حتا سیستەمی نەتەوایەتی و بە یەکجاری بۆتە ئەرکی سۆسیالیستەکان بۆتە ئەرکی ئازادی خوازان بەرابەری خوازان جارێکی دیکەش لەم ماجرا ئەمەمان پێ نیشانەداتەوە دەرنەتیجە هەر بۆیە ئێمە نەتەئید کنندەی من و تۆ و زۆر کەسی ڕەنگەڵانەوە تا هیچ وەخت نە ئستراتێژی نە سیاسەت نە تاکتیکی پێکاکات چ لە دەستپێکیە کە تەرەفداری دەوڵەتی چوار مستەقیلی چوار پارچەی کوردستان بۆ تا ئێستا گەیشتۆتە ئەو جێگایی بە سازانێک لە چوارچێوەی دەوڵەتی تورکیا ڕازیە و خەریکە ڕووپۆشی دموکراسیشی بۆ دروستکە ئێمە تەئید کنندەی نەبووین بەڵام لە عینە حاڵە بۆیە ئێمە لە دەستپێکا پێماکتوب لە جیاواز لەگەڵ ئەو ناسیۆنالیستە زانی چۆنە بەشێک جەریاناتی ناسیۆنالیست کە بخۆیان لە بنەماڵەیەکەن لە چوارچێوەی بزوتنەوەی کوردایەتیان بەحاڵ ئەبینن ئەم کارەی ئۆجەلان تا ئێستا بۆ بزوتنەوەکەی ئەوان بۆ بزەبەتەوەی ملی زەرەرمەندە بۆیە نێوی ئاشبەتاڵی لێنن نێوی خۆفرۆشی لێنن هەمووانە ئەمە ئیشی سۆسیالیستەکان نییە ئەمە ئیشی کۆمۆنیستەکان نییە من قسەکەم وایە
ئەگەر ئەم پرۆسە ئاوا بڕۆشتایەتە پۆش پرۆسەیەکی شەفاف بێ پرۆسەیەکی ڕۆشن بێ لە زمینێکی بڕێک بەرابەرترە حتا بینی دوو هێزی بۆرژوایی دەوڵەتەکە دەوڵەتێکی بۆ سەر و خەڵکی و چەوسێنەرە حزبەکەش حزبێکی ناسیۆنالیستی بۆرژواییە بەڵام ئەگەر لە زەویەکی واقعیە بەرابەر بچوایەتە پێشێ کۆمەکی بکدا یەک بە سازانێکی واقعی کۆمەچێکی بکردایە بەو ئاشتیە واقعی کۆمەچی بکردایە بەوەی ئێش و ئازاری سەر شانی خەڵک لە کوردستانی تورکیا بەلحاظی سیستەمی نەتەوایەتی و فەرهەنگی و هەموو ئەوانە کەمتر بووە ئێمە شەر پۆزیتیڤ و مخالفەتێکشمان لەگەڵ ناکرد نمونەی دوو نمونەی زۆر ڕۆشن لەو بابەتەوە هەیە هیچیان خودی قەزیەی فەلەستینە ساڵی 93 هەمومان شاهدین یاسر عەرەفاتیش قبەت ڕوخساری بزوتنەوەی نەتەوایەتی فەلەستین بووە نەتەوایەتی مەسەبی هەرچێکی نێوەنەی فەلەستین بوو هیچ پێشکەوت و خواستە لە ئۆجەلان نەبووە لەوانەیە لە دواتریش بوو بێ ڕاستیەکەی بەڵحازە بەڵام مادام ئەو وەک تەرەفێک لە زمینێکی بڕە واقعی ترە ئەو کات هەلو مەرجە دنیاییەکە وابوو لەگەڵ ئەسحاق رابین چوون 93 میلادی قەراردادی ئۆسلۆیان ئیمزا کرد لە کاخی سپی ئێمەی کۆمۆنیستەکان مخالفتمان لەگەڵ نەکردوتمان لانی کەمێک لە ئێش و ئازاری خەڵکی فەلەستین کەمێ بێتەوە ئەو وەختام ئۆتۆنۆمیان بۆ بەڕسمێن ناسین وعدە درا دوای 5 ساڵ دەوڵەتی مستەقلی فلەستینی بەوجود بێتوان زۆر چاکە دوو تەرەف پێ ئەسازێن و ئەم شەڕ و کێشەیە لە فەلەستین تەواوە بێت کە دوایی وای لێ نەهاتەوە داستانێکی دیکەی و وەختی تر قسەمان لێ کردووە بۆ یەکانە بەڵام ئێستا ئەوەی لێ تا ئێستا ئەوەی ئەبینرێ منیش پێم وایە ئەمە ڕەوتەکە وان نییە تەبدیل بێ بە سازانێکی دروست و حسابی و ئێش و ئازاری خەڵک کەم کاتەوە بۆ یەکانێ زەرمەندیشی گەورە تووشی خودی و حزب سیاسیە و زەرمەندێکی زۆر تووشی خەڵکی ئەوەیەکە ئەبێ لەعین حاڵە با قەزاوەتی زۆر شتاب زەدەش بە قەولی ئێمە نەکەین بزانین هەنگاوەکانی بعدیان چییە بزانین خودی کۆنگرێ ئەو حزبە پێکاکا پێیان کتووە چۆن تەمەشای مەسەلەکە یا نمونەی زۆر ئاشکراتری ئەو پرۆسەی مزاکرێ بوو کە نێلسۆن مەندێلاش لە زیندانەوە کردی بەڵام ئەوەڵێن قەدەمی اتفاقا ئەو دەوڵەتە نەژات پەرستەی ئەفریقای جنوبی لانی کەم ئەوەی بەڕسمێن ناسی نێلسۆن مەندێلای لە سلولی تاکە کەسی زیندان هێنا دەرێ بردی لە منتەقەیەک و لە شوێنێک و لە شەڕایتێکا کە ئیتر زیندان نەبوو پیان ناوە زیندان حەسر بوو بەڵام زیندان نەبوو دەستڕسی بە خانەوادە و کەس و کاری بوو دەستڕسی بە هاو حزبیەکانی بوو دیالۆگی لەگەڵەکردن تا پرۆسەیەکی سازانی لەگەڵ دەوڵەتی نەژات پەرست بردە پێش هیچ جێک لەمانە فعلەن لێرە ڕەچاو نەکراوە دەرنەتیجە مادامەم پرۆسە هەر کەماکان ستەم زوڵم ئێش و ئازار لەسەر خەڵکی کوردستانی تورکیە بێڵێتەوە بە نەتیجەیەک ناگا بەرحاڵ بۆ پێکاکا و ئەم ئەوزاعی تێکەوتووە چی نیشانیەدا ئەحزابی بزوتنەوەی کوردایەتی ڕێگات چارەی واقعیان بۆ حەلی ئادلانەی مەسەلەی کورد پێ نییە بەرحاڵ ئەگەر پیان وایە بەم سەرنجامە ناگەشتن بوو قسەیەکی دیکەی تۆشتە ئیتکەم ئەویژەوەیە کولەن ئەم ڕەوتە هەیە لە بەتنی ڕەوتی کۆنەپەرستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وایە هێزە کۆنەپەرستەکانی تەقویە دەبن ئەوە لێرە تورکیا خەریکە ئیسفادەی خۆی لەم هەلو مەرجاکە ئەوە مەسعود بارزانی لەو بابەتەوە خەریکە و پارتی ئیسفادە لەم موقعیەتەی کە پێکاتواکە ئەوە لەولاوە ئەحمەد شەرع لە سووریە خەریکە بە جۆرێکی دیکە حتا چەند ڕۆژ لەوە پێش ئەو بە ئیسلاح کۆنگرەی گرتووە حتا بەشێ زۆر لە خەڵکی ئەو جغرافیای سووریە کە کوردستانە و سێلەیەکی خاکی ئەویان بەدەستەوەیە و ئەو هێزە نظامیان هەیە و دژ بە کۆنەپەرستی و تەرۆریزم ڕاوەستاون حتا دەخاڵەتی نەداون کولی ڕەوتەکە ڕەوتێکی کۆنەپەرستایە کە باوەشێنەکرێت لە منتەقەکە زۆر باشە دەست خۆش وەک وتم ئەمە بەشێکە لە قسە و باسە سەرەتایەکانی ئێمە حتمەن بەرنامەی داهاتوومان تەرخانەکەین بەم بابەتە و بابەتەکانی تریش لە پەیوەند بە مەسەلەی کورد لە خۆرهەڵاتی ناوەڕاستە لایەنە جۆر بە جۆرەکانی تاوتویەکەین و هاوڕانێکی ژەگەرەیانەوێ لەگەڵمان بن بەشدار بن بۆ قسە و باسکردن لەوانە ئەکرێت لە ڕێگەی کۆمنتەوە یاخود لە ڕێگەی پرسیار و ڕەخنەوە لەگەڵمان بن ئازیز کە لەگەڵمانن سپاسانەکەین بۆ سڵاو و بۆ دەستخۆشانەتان لاڤە ئاریا عزیز ئەبێت تابگە
ئیبراهیم هاوڕێ هەژیر و هاوڕێ سیروان مستەفا هەموو سپاسانەکەن کە لەگەڵمانن و خۆزگە بتان توانێت لە ڕێگەی خۆتانەوە لینکیان بەرنمەیە لە سوۆشیال میدیا بڵاو بکەنەوە تا بینەرێکی زۆرتر بۆ ئەم بەرنمەیە هەبن. هاوڕێژی پرسیارێکی کردووە یاخود بەڕاستی سەرنجێکە پرسیارنی لە ڕوتێک خەباتی چیناتی لە دەستوری استراتیژی خۆی نەبێت گومان لەوە دانیە هەڵیش بۆشێتەوە داماڵێنی چەک ینی هەڵوەشانەوە بەرحاڵ ڕنگ نییە وابێ یانی ئەکرێ لانی کەم ئەگەر باز لە هەڵوەشانەوە ژەکرێ خودت بە ئەوە کرێکرا بوتە ناوگۆڕین بەڵام خودی ئەوەی کە تعبیری هەڵوەشانەوە بەکارهات بەبێ ئەوەی هیچ ئەلتەرناتیڤ بێک و بەدیلێکە بێ بە جۆرێک لە جۆرەکان مانایەکی فراوانتری هەیە بمچینە چەکداران بە مانای هەڵوەشانەوە بێ بەڵام ئەو دەم پێویستی ناکرد بۆ وترێ ئەگەر وابێ بەڵام کە ئەو وترێ هەڵوەشانەوە بۆ خۆی مانای هەیە و من وازانم کە ئەوە بەتایبەتی ئەو خاڵیان زۆر زیاتر لەوە بوو کە چاوەڕوانەکرێ کە ئەو جاران بۆ ڕێکەوتن و ئاشتی نیشاندانەوەوانە قسەی لە چەک داماڵین بکردایە چەکدانان بکردایە بەڵام ئەوەی کە هەموو جەلایانەکە و هەموو ڕۆتەکە هەڵبۆشێتەوە یاخود حیزبە ئەستێکە هەڵبۆشێتەوە دیارە هەموو ڕۆتەکە ناو باسی لە باڵ و لە قوپۆپەکانی نەکرد وە قسەش هەیە لەو بابەتەوەتمە لە بەرنامەکانی داهاتوە ئاماژەی پێەکەم بەڵام حیزبە ئەستێکە کە لە نزیکەی 40 ساڵەیە پێک هاتوو و خەباتی چەکداری دەست پێ کردووە نزیکە بێتەوە لە 50 ساڵ ئەو حیزبە بێ هەڵوەشێتەوە کەمە بۆ خۆی بە بڕای من سلبیە یاخود نێگەتیڤ بوو بەدەر لە شتەکانی تر دیارە دەستخۆش ڕەحمە مناڵێن بە ئەم باسە هەڵگرین وەک قەراربانا بۆ بەرنامەی داهاتوو بچینە سەر بابەتەکانی ترمان کە بڕیار وا بوو ئەمە بابەتێک بوو کە هاتە پێشەوە بەڵام ئەو بابەتانی تر کە دامان نابوو قسەیان لەسەر بکەین ئیشان کۆنفرانسی کۆماریەکانە لە ئەمریکا کە نمایشی فاشیزمێکی بێپەردە بوو پێشتریش لەپێر لە بەرنامەکە قسەمان کرد من پێم خۆشە سەرەتا لە تۆی بیستم کە سەرنجەکانت چی بوون لەسەر ئەم کۆنفرانساوە چی بوو نەشتانی کە زۆر مایەی بێزارکردن و مایەی چۆن بڵێم بینسان لی تووڕابوو بەڕاستی کە ئەیبینی کە دنیا بە چ ڕۆژگارە گەیشتووە مایی جۆرێک نیگەرانیەکی زۆر بوو بەڕاستی من بۆ بەش بە حاڵی خۆم زۆر هەستم بە فشارێک و گوشارێکی گەورە کرد لە نتیجێ و قسانەوە ئەو شتانەوە کە لە کۆنفرانسەکەی هات بەڵام چی زۆرتر کە سەرنجی توێ ڕاکێشا لەو کۆنفرانسە ئەوەی سەرنجی منی ڕاکێشا شاید هەرەوەی تۆش ئشارەت پێدا ئەوەڵەنەم کۆنفرانسە کە نێوەکەی سیپەکە بە ئەدەبیاتی ئینگلیسی و لاتین ئەمە کورتکراوەی گشتی ناوەکە چییە دیارە بە ئینگلیسیە من بە دەقیقی نازانم سیپەک یاوەی من زۆرتر لە مێدیای فارسی زمانەوە کە تەمەشام کرد بە نێوی هەمایش نێویان بردو شاید هەرەوەی تۆ باست کردووە کۆنفرانس ئەمە هەموو ساڵەکینی کۆماری خوازەکانە هی حزبی کۆماری خوازی ئەمریکایە هەیە ئەو جێرەی ئەمجارە من زیاتر پێی ئاشنا بووم لە ساڵی 1970 یا 71 میلادیەوە دەستی پێک کردووە ئیتر هەموو ئەمەش جێگایەکە هەرو جۆرێک کە هەمایش یا کۆنفرانسەکە حزبی کۆماری خواز دیار لەوێنە دێتە ئەوێنە خۆی نمایشە کات ریزەکانی خۆی زیاتر ڕێک خاتەوە سیاسەتی ئەو دەورەی خۆیان زیاتر بەرجەستاکەنەوە کاراکتەر و شەخسیەتەکانیان زیاتر لە بەرچاوی کۆمەلگا دائنێن و حزبی کۆماری خواز هەمیشە و دایم دیارە باڵی ڕاست و دەستە ڕاستی هەیەت حاکمەی ئەمپریالیزمی ئەمریکایە هیچ کات و هیچ دەورەیە هیچ شتێکی مثبت لە دڵی وها کۆنفرانسێ نایەتە دەرێ من چەند ساڵی ڕابردووە جار تەمەشام کردووە هیچ کات بەقەت ئەم جارە سەرنجی ڕانە کێشام ئەویش دقیقاً چونکی دوای هاتنە سەرکاری ترامپ بوو مانگێک ئەوە مانگ و چەند ڕۆژێکی لێ گوزەرا بوو
و بە تۆری واقعی ئاوا بوو ترامپ و دارودەستەکەی ئەڵان بە یەکجارەکی حزبی کۆماری خوازشیان لەسەر ئەو خەتەی خۆیان ساخ کردوێتەوە کە خەتێکی ئێمە منوتۆرانێکم ئپامێکمان نەبووە قسەمان کردووە فاشیستیە ئەوەی سەرنجی منی ڕاکێشە ئەوژەوە ئەم کۆنفرانسە ئێتر جێگای نمایشکردنی زۆر ڕوت و ئاشکرای ئەم فاشیزمە بوو هیچ شەرم و شکۆیەک لە شاردنەوەی بۆ چوونیان سیاسەتیان پلاتفۆرمیان پرۆگرامیان کە ڕۆیایەکی فاشیستی لە بەرنامەکانیان هەیە نیانە شاردەوە ئەم کۆنفرانسە سێ ڕۆژ تووری کێشا لە پێنجشەمبە و جومعە و شەمبەی هەفتەی ڕابردوو دەستی پێکرد مەسەڵەن ئەگەر ئەمڕۆ 27 مانگ بوو لە 22 مانگ دەستی پێکرد 22 23 و 24 مانگ دەستی پێکرد بزانە هەر لە ڕۆژی ئەوەڵ دوبارە جزئی یەکەمین سخەنڕانەکانیان معاونی خودی ترامپ بوو ڤانس هەر وەک چۆن لە کۆنفرانسی میونشن ئەو قسە فاشیستیانەمان بەڕاستی لێدی ئیتر لێرە چونکە فرسەتی زیاتریشی بوو مەجای زیاتریشی بوو کۆنفرانسی خۆیان بوو ئیتر بە ڕۆشنی و بە قاتعەتی خۆیانەوە ئەو بۆ چوونە فاشیستیانیان بۆ هەم سیاسەتی نێونەتەوەی ئەڵان هەموو فاکتەکانی ڕەنگە لە واقعا یادداشتیشم لێ هەڵگرتووەم لەحزە لە بەردەستم نیە ئەوانە بەرحاڵ باس کرد هەم بۆ نێو خۆی خودی ئەمریکا بەتایبەت لەسەر مەسەلەی پەنابەر مەهاجر بە قەولی ئەو کەسانەی غەیرە قانونی لەوێن وڵاتیان شێواندووە بەسەریەکە هەم ئەوانە باس کرد پشتیوانی کردنی بێشەرمانە لە تەرحەکەی ترامپ بۆ مەسەلەی غەزە کە تەرحێکە و ترامپ باسی کردووە و ئەچێتە واری جێبەجێکردنەوە مەگەرەوەی زۆر چاکە بێن دەوڵەتانی عەرەبی تەرحی خۆیان بێنن بابزانین چۆنە بێت بەرحاڵ منزورمەیە بڵێم مەسەلەن بۆ نمونە هەر ئەوە بگرە یا مەسەلەن ئەوانەی کاراکتەرەکانی ئەسڵی ئێستای دەوڵەتی ترامپ فەرزکەین ئەوەی هین خودی وەزیر خارجەکە ڕۆبیۆ بزانم ڕۆبیۆ ڕۆژی دووەم قسەی کرد هەر لەو چوارچێوەدا بودیسانەکە بەتایبەت کەسێکیان کەوەی پێڵەن مەسئولی شۆڕای ئەمنی ملی شتێکی وایە کەوەش ئتر ئەو بە بیانووی تێوەچوونیان لەگەڵ تێرۆریزمی جەهانی کولەن ئەو پلانانە ئەو پرۆژانە بەبێر لە بەرچاوکردنی چکۆلەترینی ئیستانداردێک حتا لە شەڕکردنە لە قەتڵ و عامکردنە باسی کرد مەسەلەن هەر جێگیری ئەو هینە هات وتی من بەجێ قسە فقط لەحزەیەکتان بۆ تەسویرەکەم و کە چوینەتە لای ترامپ و ئەو دەستوری چکارێکی داوە حەڵقە فیلمێکی نیشاندا بە قەولی ئەو لە نادەم لە سوودانی وت یا لە سۆمالی وت لەوێنە یەک تاکە کەسی تەرۆریست بەنظری ئەو لە ترۆریستەکانی داعش بووە ڕەنگە واش بوو بێت بەرحاڵ ئەوانە یەک تاکە کەس گویا ئەوی لە منتەقەیە کرد لە شاخێکە هەر دێت و ئەچێ و ئەوانە ئەمە شناسایی کراوە لە دەوڵەتی بایدنەوە و دەوڵەتی بایدن هیچی بۆ نەکردو ئێمە لەگەڵ ترامپ باسمان کردووە وتی ترامپ ئەم شێوەکارەیە وتمانە ئەوە ترۆریستێکە لە سوودانە لەو شاخە دێت و ئەچێ دەچی لە بکەین ئەوێت هەر فەورەن وتێتی بیکوژن و ئێمە نیو سەعات دواتر هاتوونێتە دەرێ سەحنەکەی نیشانەدا کە چۆن یەک کەس بچێ و شاخێک ئاڕۆی ئایا بەڕاستی مسلح بوو مسلح نەبوو نەزانم بەرحاڵ مەزورمێ بڵێم ئەوە بێت چاوەڕۆ نمایشی ترۆریزمی دەوڵەتەکەی خۆیانەگەر و تەرەفەش ترۆریزم بێ و ڕەنگە ترۆریزمی ئیسلامیش بێ بەڵام بێت چاوەڕۆ بێ ئێستانداردی ئەوە لەلایەکی دیکەوە بەرابەر بە ترانسەکان هێمەسۆکسۆرەکان ئەو کۆمەڵگای ئێمە یا ژن یا پیاو
هیچ شتێکی دیکەی تێدا نییە بەحاڵ ئەوەی بێکارکردنی زۆر کەس کە گوایە تا ئێستا مەفتەخۆری کراوە یعنی منزورمەیە بڵێم ئەم کۆنفرانسە و ئەم سیپەکەی ئەمجار شوێنی ئاشکراکردنی هەموو پلانە فاشیستیەکانە کە بە ئاشکرا ئەیانەوێ پەیگیری بکەن و یەک شتی تر یەکەمەوەیە سەرمەستی سەرکەوتنیان بوون و لە پەستا هێرشکردن بۆ سەر ڕەقیبەکانیان بۆ سەر خودی دەوڵەتی پێش و بایدنەوە بەجێ خۆی دەوڵەتی بایدنی بەخۆی دەوڵەتی کۆنەپەرستی ئەوێنە بوو بەشێک حاصلی کارە کۆنەپەرستانەکەی ئەوە کە فاشیزم ئاوە لەوێنە ڕشتی کرد و لەوە بگرە تا بەرحاڵ هەڵوتن بە باڵای ترامپە یعنی لانی کەم لەم وڵاتانی غەربی لە ئەمریکاوە لە وڵاتانی ئوروپاییەوە ئەوەی لە ئێمە لە ئێران زۆرتر پێڵەن شخصیت پەرستی یا کەیشی شخصیت ئەمە لانی کەم لەم فەرهەنگی وڵاتانی ئوروپای و غەربی کەم ئەمە جێگای هەیە بەڵام لەوێنە ئیتر بەڕاستی ترامپ پەرستی سەر و بنی قسەیان بوو ترامپ پەرستی سەر و بنی قسەیان بوو ڕۆژی سێوەمیش و ئاخرین ڕۆژ خودی ترامپ قسەی کرد تکراری هەرم قسانە بوو هەتا ئینسان ئەتوانێت بڵێ لە مقایسە لەگەڵ تۆندڕەوی بەشێ لە فاشیستەکانە ترامپ تازە کەسە معتەدلەکەیان بوو شتێکی دیکە ئاجەی سەرنج بوو کە باش بوو بیرم کەوتەوە ئەویژەوەیە میوانەکانی ئەو کۆنفرانسە سەی بوون هەموو عاقبەت ئەو ڕئیس جمهورانە یا معاونین جێک ئەوانی وا دەستە ڕاستین مەسەلەن ڕئیس جمهوری دەستە ڕاستی ئارژانتین کوڕی بۆلسۆنارۆ ئەوەی بەرازیل کە لەسەر کار نەماوە خۆی ئێستا نەماوە بەڵام زۆر فاشیست بوو لە برزیل کوڕی ئەو ناڵان مەڵان لە پارتەکەیانە لەوێنە چکارەیە سوخەڕانی بوو بەرحاڵ ئەو فەرەش ئەوەی بریتانیا هەموو کاراکترە دەستە ڕاستیەکانی خودی وڵاتانی ئوروپا داوت بوون و لەوێ قسەیانە کرد لە جناحی حتا معتەدلی خودی حزبی کۆماری خواست هیچ کەسێک بە عنوانی سخەنڕان لەوێنە حضوری نەبوو مەجالیشیان ئەمە ئەو تەسویرێکی گشتیە ئەوە لێگرم هەرەونەی نەتیجە لە بگرن ئەوەی کە ئەڵێمە بە فاشیزم لە ئەمریکا هاتۆتە سەرکاو وەڵان دەستی بە قودرەتی اقتصادی و سیاسی و نظامی گەورەترین وڵاتی ئەمپریالیستی دنیاە کارەساتی زۆر بۆ دنیا لێ ئەکەوێتەوە ئەبێ بە جددی وەربگیرە ئێرە نمایشگای ئەوە بوو ڕاستەنا بەو نمایشە بەو میوانانەی کە لەوێ بوون ئیتر بۆ نمونە ڕئیسی حیزبێک نازان بۆکسین پارتی ناوەچی ناوە لە ئیسپانیاوە میلۆنی لە ئیتالیاوە کە ڕئیس وزەرای ئێستەوە ئەویش وەک نەوەی پێما بێنەوەی مۆسۆلۆنیشیانی لەسەر هەمان منی وان بیستو قسێکی وا هەیە یاخود لە بەریتانیاوە هەر وەک گفتووە باسکردن نەجل فەرەج لە ئەرجەنتینەوەی ئەرجەنتین خۆش بوو و ڕێز وزەرایان یانی سەرۆک وەزیرانیانە ئەوان بنیادەمێکی زۆری نییە بڵێن جێکەوتۆ جێگیریش نییە لەواچە مشکلاتی نەفسیوانەی هەبێ بە مشارێکی کارەباییەوە هاتە سەر سەحنەکە و هاتە سەر مەسرحەکە و وتی ئەمە هەدیە یاخود دیارریە کە پێشکەش بە ئێلۆن ماسکێکم خافرمێلیە ناوی خافرمێلیە هات بە مشارێکی کارەباییەوە گوایە بۆ بڕینەوەی ڕەگ و ڕیشەی گەندەڵی یاخود ئەو حکوومەتە زیادە مەسرفە زیاد مەسرفکەرەی کە لە ئەمریکا هەیە ئەم شارە بەکاربێنێ بۆ بڕینەوەی ئەوە ئەمە جگە لەوەی کە کوڕەکەی بۆسۆنارۆ کە هاتبوو
و بە جۆرێک نمایشێک بوو بۆ دەرخستنی ئەم جوڵانەوەی لە شوێنە جۆر بەجۆرەکانی دنیا ئەوەی کە لە ئەمریکا ئەمڕۆ هاتۆ سەرکە بە بڕای من نوێنەرایەتی یاخود هەموو ئەم ڕەوتە نوێنەرایەتی ڕەوتێکی فاشیستیەکەن لە دنیاە باسەکە هەر لەسەر ترامپ نییە زۆر کەس هەیە مەسەلەکە جێڕێتەوە بۆ دیاردەی ترامپ و ئەوانە ینی ئەوەی کە لە 50 ساڵی ڕابردووە ڕەوتی نیۆلیبرال یاخود دەوانی کە خۆیان بە لیبرالی ڤێژنی تازەی لیبرالیزمەزان لە دنیا فراهەمیان کردووە هەر ئەم ڕەوتە لە سەرەتاکانی یەکەمین ئەزمونونەکان و ئازمایشەکانی کە لە شیلی ڕوویداوەوانە بە دیکتاتۆرێکێکی عسکەری و بە خوێنڕێژی دەسی پێکرد ینی لە ڕاستیە نیۆلیبرالی لە خۆیە ئەمە پەروەرداکات وێنێتە دەرەوە جاری یەکەمیش کە لە ئەڵمانیا هیتلەر هاتۆتە سەرکار و ئەوانە هەر لە ڕێگەی هەڵبژاردنێکی دیموکراتیەوە هاتووە ئەمە سیر و عجایب نابێت کە ترامپیش لە ڕێگەی هەڵبژاردنێکی دیموکراتیەوە بێ و هەر ئێستاش یەکێک لە ئەعزاکانی کۆنگرسی ئەمریکا پرۆژەی یاسایەکی هێناوە کە لە کۆنگریسا بڕیاری لەسەر بدرێ کە دیارە بێ باغلبێتێکی زۆر لە کۆنگریسا بڕیاری لەسەر بدرێ وازانم ئەوە نایێنێ بەڵام ڕێگاکەی تری ئەوەیە 34 ویلایەت لە ئەمریکا دەنگی لەسەربەن ئەوەی کە لە بری 2 دەورە هەر کەسێک توانێت 3 دەورە سەر و کۆمار بێ ینی ترامپ ئەم ڕەوتەی ئەو لە ئێستاوە ئامادەی بۆەوە کەن کە دەورەیەکی تریش ترامپ بۆی هەبێ کە لە بری ئەم 4 ساڵەکە دواماوەیەتی ببێ بە 8 ساڵ کە ئەمە ڕێگاکردنەوەی کە بۆ جۆرێک بۆ ئیستیبدات ینی بەنیازی دەستور گۆڕین بۆ ئەم کارەرۆ بوو چۆن مەسەرەن ئەردۆغانەی کاشەیەکا یاخود بڵێن پۆتین کردی لە رووسایە ئاوایە ئەم ڕەوتە ئێستای بینیت هەر لە گەڵ هاتنیا زۆرتر لەوەی کەوا دۆستی ئەوروپا بێ و هاوکاری لەگەڵ ئەوروپا بکە ڕخنەی زۆر تون دەرهەق بە ئەوروپا باسەکە ڕخنەکانیشی لەسەر چییە لەسەرەوە نییە کە بۆ نمونە شەڕخوازە ئەوروپا و شەڕی ئۆکرانی هەڵگیرسان و یا چی کردو یا مەسەلەن هەتا لە ڕووی تیجاری و لە ڕووی معاملە و ئەوانەوە گوایە دەستی ئەمریکایان بڕیوە و شت لە ئەمریکا ناکڕن بەڵام شتە فرۆشن بە ئەمریکا تەنها مەسەلەکە ئەمە نییە زۆرتر لەوە ڕخنەیە لە ئەو دۆخی ماف و ئازادیانەی کە لێرە هەیە قسەکردنە لەسەرەوەی گەورەترین هەڕەشە لەسەر ئەوروپا کۆچکردوانن یاخود پەنابەرانن کە هاتوون ئەم وڵاتانیان تێکگاوە بێ دەربکرێنەوە بێ ئەوە بێ ینی لە ئەمریکاوە خەمی ئەویانە کە بۆچی ئەڵمانیا پڕبووە لە کۆچکردو پەنابەر یانی ئەمە کە هەوڵێکی جددیە بۆ دائمکردن و پشتیوانیکردن لەم ڕۆتە لە دنیا زۆرتر ئەمڕۆ ترامپ دۆستی پۆتینەکە ئەویش هەر وەکو ترامپ فاشیستە و ئەویش هەم نوێنەرایەتی گوایە حەزارەت و شارستانێتی مەسیحیە دەکا لە بەرامبەر بەرەڵایی لیبرالیزم و بەرەڵایی ئەوروپایە لە ناو کەوانەیە دیارە ئەماناڵێم ئەمە قسەی خودی پۆتین خۆیەتی یاخود دۆجین کە یەکێکە لە فەیلسوفەکان و بریارەکانی ڕووسیا کە بەڕاستی نوێنەرایەتی بیرۆبۆچوونێکی فاشستی کات و کتێبەکانی هیچی کەمتر نییە لە کتێبەکەی هیتلەر کە ئەمە یەکێکە لە سەرچاوەکانی کە پۆتین پشتیان پێبەستێ ئەمانە هەموو یەک ڕەوەندن لە دنیاەوە زۆر ئەنتەرناسیۆنالیستیانە دیارە کارەکەن و ئینسان ئەکەوێتە فکریەوەی باشەمانە ئەنتەرناسیۆنالیستانە لە بەرامبەر چیا کارەکەن یانێ دوژمنایەتی چێ بکەن مەسەلەن ئێستا ئەگەر بۆ نمونە دەوڵەتێکی فاشستی دێ لە ڕسم ئەوەیە کە ئەم دەوڵەتە فاشستێ لە بەرامبەر دەوڵەتەکانی تری دنیاە هەوڵ بدا کە پاوانخوازی بکات و لەسەر ئەساسی لێدان لەوان فراوان بێتەوە بەڵام تۆ لە هەموو جێگایەکی دنیاە برەو بە فاشیزم بیت و ئەوانە دیارە ئەم فاشیزمە لە بەرامبەر دوژمنێکی هاوبەشایە و ئەو دوژمنە هاوبەشە بەشێگەڵێن چینە بەڵام هەر تەنها چین نییە چینی کارگەرە چینی کارگەر و زەحمەکێشی دنیاە و ئەمانە خەریکن لە جەبهەیەکە ئەم کاراکەن هەنێشت هەن لەوانەی کە ترامپیان هێناوەتە سەرکار کە لە ڕاستیا ترس و مەترسی
بۆ ئەمریکا ئەکا بە واقعیەتێک بەشێک لەو جوڵانەوانەی کە پشتی ترامپیان گرتو بۆی کەوا دەسەڵات بگرێ تا ڕادەی ئەوە کۆنەپەرستن کە لە دژی کۆماری خوازی لە دژی سیستمی کۆماری بەشێکیان داوای گەڕانەوەی سیستمی پاشایەتیەکەن وانەوێت ترامپ ئەو پاشایە بێکە دەسەڵات دەگری ئەمانە باز ناکرێنەوەوانە زۆرتر قسە لەسەر ئیلۆن ماسک کرێ بەڵام کەسێکی کۆنەپەرست و دواکەوت و بگرە فاشیستێکە لە پشتی ترامپۆ وەستاوە پێتر تیلەکە بۆ نمونە و سایتی ئیبەی هەیە ئیبەی کە شتی کۆنا خەڵک ئەکڕێوە فرۆشێەوەوانە ویژێکێکە لە ملیاردێرەکانی ئەمریکا ئەمانە باز ناکرێن لە زۆرتر لە میدیا شاراونەتەوە بەڵام جەریانگەلێکی زۆر فاشستانە لە پشتی دیاردەی ترامپەوەن و لە هەموو شوێنەکانی دنیان شامانە ئەمڕۆ سەریان هەڵتاوە واقعاً ئەو کۆنفرانسە نمایشی دەرکەوتنی ئەم هێزە بووە بۆ ورە بەخشین بە باڵ و بەشەکانی ئەم هێزە بوو لە ئاستی دنیاە کە بە معنایە بەڕاستی دیمەنی زۆر نیگەران جێگەی نیگەرانی تیا بوو تایبەتی ئەمریکا ڕێز و زەرایەک یاخود سەرۆک وەزیرانێک دێ بە مشارێکی کارەباییەوە خەریکە ئەمە ئەکا بە نماد و نمونەی کاری سیاسی و هەڵسوڕانی خۆی ئەوانە زۆر جێگای مەترسیە بەڕاستی بۆ هەموو ئازادی خوازیەک لە دنیاە دنیا لە دەستی ئەمانەیە بەڕاستی ئایندێکی زۆر تاریکی هەیە ئومێت تەنها بەوەیە کە لە خودی ئەمریکا ئەمڕۆ جوڵانەوەیەکی بەرپەرشدانەوە لە بەرامبەر ترامپا دروست بووە ترامپ لە یەکەمین مانگەکانی خۆیان لە 70 ساڵی ڕابردووە هیچ سەرۆک کۆمارێک نەبووە ئەوەندە بێزراو بێ لەلایەن خەڵکەوە یعنی خێرا نەتیجەکانی بوو بە ماینەس یعنی ناقز ئەوانی کە لایەنگرین وانی کە دژبەرین ئەمڕۆ ترامپ لە دۆخێکی زۆر زۆر نالەبارە لەو بابەتەوە و ئەو هێرش و پەلامارانەی کەیکەنە سەر دەوڵەت کە بەڕاستیانوێ تەواوی موسساتی دەوڵەت هەڵوەشێنەوە نەخشەکەیان هەر ئەوەیە هەموو ئەوەی کە هەیە ئێستا بوارێکی ممکنە لە بەردەم باڵادەستی تەواوەتی ئۆلیگارکەکان و ئۆلیگاشەکانی ئەمریکایە داخست بێ یانەوەی ئەم دام و دەستگایە لە بین بەرن و ئەو دەواازانە لە بردەمی خوا نابکەن و هەرچیشان پێ خۆش بێ بیکەن ڕوون و ئاشکرا ئەوەی کە ناوی سیستەمی نێودەوڵەتی خەریکە هەڵێوەشێنەوە ئەسڵان ینی شتێک نییە ئەمڕۆ کە تۆ بیری لەکەیتەوە ممکنە هەتا قسەی ئەوە هەیە کە لەوانەیە ئەمریکا لە خودی UN بکشێتەوە ئەوە هیچ کە بە بڕای من ممکنە تۆ موافقم نەبی لەگەڵ ئەوە من پێم وابێت ناتۆ ئەوەی کە ئەو حلفەکە دروست بووە بەحسا پارێزگاریکردنە لە ئەمن و ئاسایش و حلفێکی دیفاعیە ئەسەری نەما ئەوە لەوە کشایەوە بە یەکجاری ئەکشێتەوە ئەمریکا کە دیارە شتێکی نێگەتیڤ نییە زۆر بەڵام من بەستمەوەی ئەو مؤسسە دەوڵەتیانەی کە بە جۆرێک نمایش و نمونەی ئەوە بوون کە پیانەوتریا دنیای ئازاد و پارێزگاریکردن لە ئەمنیەتی دنیای ئازاد و ئەوانە ترامپ هەموو ئانە لە بینەوە ئەوە لە لیژنەی مافی مرۆڤی UN کشاوەتەوە بەتەمایە مەسەلەن تەنانەت سزای هەتا کۆنگریس سزای دادگای نێودەوڵەتی بدا لەسەر مەحکومکردنی نەتەنیاهۆ و باشکراڵێ غەزا ئەگرین و ئەیکڕین و ئەیفرۆشین و ئەوەیەکەین بەبێ هیچ ئەوە بەمە لەم شوێنەیە لەم جێگەی دنیاە بڕیاری مولزمی مەجلیسی ئەمن هەیە کە بە دەوڵەتێک لێرە دروستبیانی چی عرزەکەی وەرەگرمەوەی فرۆشمەوەی کەم بە مەسەلەن باڕ و گازین و قومارخانە و ئەوانە ئەیکەم بە جەزیرەیەکی بڵێن توریستی لە دنیاە ئەمانە نمادی ئەم جوڵانەوەیان کە بەڕاستی خەتەرێکی گەورەی تایە بەڵامە گوتم ومێت بەوەیە کە بەشەریت لە بەرامبەرەمانەیە بێدەنگ ناوەستێەوە خودی ئەو شتانی کە لە ناو ئەم کۆنفرانسەیە بوو جێگەی کاردانەوەی زۆر جدی بوو لەلایەن بەشێکی زۆر لە ناوەند و هێز و گروپە چەپەکانی ئەمریکاشەوە من لە درێژەیەم باسی ئێستا تۆ باس کرد کە یانەیە ئەسان ئەم نەزمی جەهانیە تێک بدەن بە تاکیداتێ بکەم جارەوە یەک شتم لەبیر نەچێ ڕۆژی آخر ڕۆژی سێهەم کە ترامپ خۆی قسەی کرد بەشێ لە قسەکانی بەنێ و بە مشەخەزی حملەکردنە سەر سۆسیالیستەکان و کۆمونیزم بوو کە هەم کەس زانێ لە کۆمەڵگای
ئەمریکادا بەداخەوە ئەڵان ڕەوتی سۆسیالیستی یا کۆمونیستێکی بەهێز حزب بێ ئەوە وجودی نییە طبعاً مەبەستی کامێلا هاریس و بایدنە برد ینی منزومە ئەوەی ئەو پێڵە باڵێک لە حزبی دموکراتی خودی ئەمریکا دا هەمویان بەگشتی ئەوانە بە چەبڕە و بە سۆسیالیزم بە کۆمونیزم ئەوە نێوە بن و مەزورمەیە فاشیزمەکەیان ئەوەندە بنەڕەتیە هەروەک فاشیزمی هیتلێری ئەگەر لەگەڵی لە دژی یەهودیەکان بوو هاوکاتیش قەتڵ عامێک لە کۆمۆنیستەکان کرا چونکی پێیان وایە مزاحمن بۆ کار و کاسپی سەرمایەداران بەطور بۆ زمانە سادەی کە بڵێ ئەمە بەشێ بوو بەڵام مەسەلەکە شتێکی دیکەش پێم خۆشە تاکید بکەم ئێمە لە بەرنامەی تریشە قسەمان کردووە بۆ ئێستا بەش بە حاڵی خۆمان و بەو نسبەتەی دەنگمان دەڕوە گوێ لە بەرنامە کاژیرێ بە حساسیەتەوە باسی هاتنە سەرکاری ترامپ و لێکەوتەکان و فاشیزمەکەیەکەین ئەوژەوەیە بەڕاستی پێویستە هەر کەسە لە جێ خۆی ئەم وشیاریە بدرێ ئەم هۆشدارە بدرێ لە دەورەیەکین کە بەڕاستی فاشیزم خەریکە پەرە ئەگرێ ئەمە سادە نییە من با نمونەیەک بجێڕمەوە لە جەیەکی دیکە لە کلاپاوسێکیشا باسم کرد من ساڵی 94 میلادیم هەر لەم وڵاتی سوێدا ئەو وەختە حزب سۆسیال دموکرات لەسەر کار بوون خۆزۆزیرەکان کەسێک بوو بەنێوی ئینگڤار کارسۆن کە وەخت خۆی جێنشینی ئۆلۆف پالمە ببوو ئێستا ئەکوونێ لە دنیای سۆسیال دموکراتیکی کلاسیکی خۆیان بوون دەرەجەیەک حەقی ئینسان حقوقی بەشەر ئەوەی خۆیان نێوێن ناوە دموکراسیەکی معتەدل ئەمانەی بۆ مەسەلە بوو ئەو وەختە لە وڵاتی سوێد حزبێکی دەستەڕاستی بەنێوی نیۆ دموکراسی پێکات بوو 1.5% ڕێی بوو نەیتوانی بچێتە نێو پارلەمانی سوێد درێژەیە و حزبەڵان بۆ تام حزبی سوبەریە دموکرات کە لێرە ئەڵام وەبدەم دووەمین حزبە ئەگەر لە بیرون یا سوێمین حزبی ئەم وڵاتەیە ئەو وەختەجا کارێک کرابوو چ بوون لێچێ لە قەبرستانەکانی شاری ستۆکۆلم کێلی قەبری 4-5 کێلی قەبرێویش نەزۆر 4-5 کێلی قەبری یەهودیەکانیان شکاندە بوو ڕاستیستەکان چ بوون ئەو ئێمەوە کاسۆنە ئەو وەختە قسێکی ئەوەندە حسابی کرد هەمیشە لێ وتی ئەوەڵان نمونەیەکی چکۆلەیە بەڵام ئەمە زۆر خەتەرناکە نەشیوە هەر سوێد وتی ئوروپا پەرەگرتنی ڕەوتی ڕاسیزم و فاشیزمە بێت بە جددی بگرێ لە منە پرسی بە جددی نەگیرە لەلایەن لانەکەم ئەو باڵە لە بورژوازی خودی ئوروپایی کە لانەکەم دژی ڕاسیزمن دژی فاشیزمن قازانجیان لەگەڵ ئەوان یەک ناکرێتەوە لەلایەن چینی کرێکاری ئەم وڵاتانەوە لەگەڵ لایەن بەرەی ئازادی خوازیشەوە بەو جددیەتەی لازم نەچیراوە کار گەیشتۆتە ئێرە منجا ئەوە بڵێم بۆیەکانە تاکیدیر پێویستە ئەو هۆشیاریانە بچێتە سەر هەر قسە بۆ قسە نەبێ ئەلان بەنظرم ڕەوتی دژی ڕاسیستی و دژی فاشیستی حتمما پەراگرێ لە ئەوروپا و تۆ ئەڵان نمونونەکانی لە ئەمریکا باسەکەی بەداخەوە من ئەو زۆرەی کە لازم بێت و ئاگداری ئاگدانم زۆر خۆشحاڵم ئەگەر ئەم مەوجە ناڕەزایەتی و ئەترازیە دەست بکەوێت چونکی اتفاقاً فەرقێکی ئەم جارێ هاتنە سەرکاری ترامپ لەگەڵ جاری ئەوڵ جاری ئەوڵی هەرە و ڕۆژەی سوێندیە خوارد لە خیابانەکانی واشنگتن و لە دەوروبەری کاخیسپی گەورەترین مزاهرەکان کران ئەم جارە لانەکەم ڕۆژەکانی ئەو هەڵ و هەفتەکانی ئەوڵە و کارە نەکراوەوە تۆڵێڵان سەری هەڵداوە هەر ئومێدێکی ژەوەیە بە شریعەتی ئازادی خواز لە پێشە لە خودی ئەمریکاوە تا ئەم وڵاتانەی کە هێزە دەستڕاستیەکانەوە نمونەی لە ئاڵمان هەفتەی پێش و یەکشەمەی پێش و حزبی دەستی ڕاستی و فاشیستی ئێوە نەبوو بە حزبی دووەم سەر هەڵبدا مێدێک بەوەیە بۆیان تاکیداتە پێویستە قسەکە ئەوەیە ئەم ڕەوتەی کە دەستە ڕاستی ڕاستیس فاشیستی کە هاتووە ئەم ترامپ بووە بە هێزی ئەووەڵیان پێش ترامپ لە فەرانسە ماری لۆپەنێک بوو لە هۆلەند جەماعەتترن لە ئوتریش زانێتترێنەوە لە ئارژانتینەوەیەوە تۆ باست دەهێنێ مشار بە نمایش دێنێ نیشانێدە بۆ بڕینەوە ئەوە بەرحاڵ ئەوەی مەجارستانە اتفاقاً بەحسەکە ئەوەیە ئەم ڕەوتە کە هاتووە دەقەن دژی هەموو ئەو مؤسسات و ئەو نەزمە جیهانیە کە دوای شەڕی جیهانی دووەم
دامەزراوە. ئێمەی کۆمۆنیستەکان لانگری نەزمی دوای شەڕی جیهانی دووەم نین. من نەزمێکی دیکە و نەزمێکی ئازادی خوازانە و بەرابەرژی خوازانە و سۆسیالیستی لە هەر کوێ بۆمان بکرێ ئەمانەیە. بەڵام ئەگەر ئەم ڕەوتەی کە بە وجود هاتووە هەر لە نێو بورژوازیەوە بەڵێ نەزمێکی باشتری بێنایە، ڕێکوپێکتری بێنایە، ئینسان ڕەنگە مخالفەتی نەکەدا هەر وەک چۆن دوای شەڕی جیهانی دووەم وای لە هات بەرابەر بە نەزمی فاشیستیە کە هیتلەرە ویست، مۆسۆلینی ئەیویست، ئاخبە دەمەی پێڵەن نەزمی لیبرال دموکراسی هاتوو، ئاخبە ئەوروپایان گرت و بەشی زۆری سۆسیال دموکراتەکان بە قودرەت گەیشتون و دەوڵەتی ئاسایش یا دەوڵەتی ڕەفاهیان دروست کرد و خۆ بەرابەر لە مقایسە لەگەڵ فاشیزمی هیتلێری، لە مقایسە لەگەڵ زۆرە لە دەسەڵاتە تۆندڕەوەکانی بورژوازی ئەوە مثبەتتر بوو. کۆڵێک ئیمتیازاتی کۆمەڵایەتی ئیجتیماعی بۆ ژیان بەشێک لە نەتیجەی خەباتی خودی چینی کرێکار و ئازادی خوازان و دوای شەڕی جیهانی دووەم بە وجود هات. ئەمان اتفاقان دقیقاً ئەوەیە نەزمی دوای شەڕی جیهانی دوومان هەر پیان وایە نەزمی لیبرال دموکراسیە، ئیمکاناتێکی بە کۆمەلگا داوە، بەڵێ ئەمان دژی ئەوەی خۆیان ساڵهای ساڵە نەویان ناوە حقوقی بەشەر معنایەکی نییە لە لای ترامپ. من هەفتەی پێشوش لە بەرنامەکەدا کوتم ئەڵان چەندین ساڵە کۆمسیۆنی حقوقی بەشەری سازمانی ملل هەموو ساڵێک مەسەلەن زۆرێک وڵات وات جملە جمهوری ئیسلامی محکومەکە لەسەروی حقوقی بەشەر ڕعایەت ناکە. یەکەمین دەوڵەتە کە میشەودای محکومی کردووە دەوڵەتی ئەمریکا بۆم ساڵەکە نەیکرد. جمهوری ئیسلامیەکە لەگەڵی لە تەزادایە نەیکرد. یاوەتا لە ئێتلافی مربوط بە ژینگە دێتە دەرێ یا و نمونانەی کە تۆ باس کرد. بەحسەکە ئەوەیە ئاڵوگۆڕێکی بنەڕەتیە ئەگەر بۆیان بچێتە پێشیان منێ ئەو ئەگەرالم ئەگەر بۆیان بچێتە مەسەلەیانەوە کولی ئەو نەزمە لا بچێ نەزمێکی دیکە بێ. ئەوان لە دژی نەزمێکن کە خۆیان پێڵەن لیبرال دموکراسی یان نێئۆلیبرال یا گلۆبالیستەکان واشکراڵن گلۆبالیستەکانن بەر ئەساسی تێزی پرۆتەکشنیزم و ناسیۆنالیزمێکی جاهلانە، ناسیۆنالیزمێکی چۆن بڵێم ئەفراتی و ئەساسەن هەرم فاشیزمەیە کە باسێکن. اتفاقان خودی ترامپ و ڤەنسیش ئوروپایان ئەوێ مناسبەت لەگەڵ ئوروپایان، بەڵام لەگەڵ ئوروپایەکی دەستەڕاستی، لەگەڵ ئوروپایەکە هێزە دەستەڕاستی فاشیستەکان بەهێز بوو بێتن و حەولە دەنەوان بەهێزکەن. ئیلان ماسک کە دەخاڵەتەکە لە ئینتخاباتی ئاڵمانە و کۆمەکیشەکە کۆمەکی هێزە نە کۆمەکی ماڵی مەزومی عقبە هەرچێ بێڵانە و گەورەترین میلیاردێری ئەم دنیاە و بەرحاڵ بە شەبەکەی مێدیایی و ئیجتیماعی کە بەدەستیەوەیەتی و بە پۆڵ و ئیمکاناتیش بەدەستێتی بتێونێتەوێ ڕەوتی فاشیست تەقوێتە کە هەروەک لەنێو ئەمریکادا تەقوێتی کرد. یا مەسەلەن لە فەڕەنسەدا حتمەن دەخاڵەتەکەن، لە بریتانیا لە ئایندەدا حتمەن دەخاڵەتەکەن. ئەوانە اتفاقان ئوروپایانێکوێ لە نوعی سیستمی ئیداری و دەوڵەتێکی وەکو رووسیا بێ اتفاقن. خۆ رووسیا جزئی ئوروپایە. اتفاقا من بۆ خۆم سوخەنڕانی ترامپم گوێ لێ بۆ 1-2 ساڵەوە پێشوتوێتی ئەم ناتۆ ئەم دەوڵەتی بایدنیۆنە لە پەستا ئەڵێن رووسیا پوتین دوژمنە نەخێ، ئەوان دوژمن نییە، دوژمن لە نێو خۆی ئوروپادایە. ئەو اتفاقان نێئۆلیبرالەکان و گلۆبالیستەکانی کە ئێستا دەسەڵاتیان بەدەستەوەیە لە ئیتحادیەی ئوروپا و لە نێو ناتۆ ئەوان ئەوی پێ زیاتر پێ خەتەرناکە تا سیستمی ئستبدادی نەوعی پوتین. بۆیە ئەمان بەرنامەیان ئەوەیە وەرە 4 ساڵی ئایندەشا بۆەوە حەولە دەناقبەت کارێ بکەن لە بەشی زۆری وڵاتانی ئوروپا هێزە دەستەڕاستی و فاشیستەکان بێنە سەر کار. بەڵەجا ئەو وەختە لەگەڵ ئەو هێزە دەستەڕاستی و فاشە نەزمێتر دامەزرێنن، سیستمهایەکی دیکە دامەزرێنن، ساختارهایەکی دەگامدامێت بە احتمالی زۆر رووسیە تێکەڵ ئەو وەزعیەتاکەن ئەڵەن وەرە تۆش جزئی ئوروپای ئوروپایەک تۆ ئەگەر تەمەشاکەی لە نخۆزوزیرەکەی مەجارستان کە بۆ خۆی دەستەڕاستیە دۆستی پوتینە، لە ماری لۆپەن لە فەڕەنسا دۆستی پوتینە، ئەم حیزبە دەستی ڕاستی کە بڵین فاشستێکە لە ئەڵمانیا بوو بە حیزبی دووەمە دۆستی پۆتینە، هەمویانن دەمەزوێ یەک خەتە یەک سیستمە دەنەچەکە بۆیان کرێ ئەم نەزمە ئەگۆڕن. بەڵام نەزمێکی دیکە پێی ئەو تێزانەی کە ئێستا
نەکرد ترامپەتی فاشیستەکان هەیەە ئولگویەکی دیکابێ سیستمێکی دیکابێ لە اقتصادیانە لە سیاستیانە و بە نظرم ئەوەی لە پێش هەموو کەسە دووکەڵەکەیەک چێتە چاوی خەڵکەوە زۆرێک لەو دەستکەوتانەی کە لە نەتیجەی خەباتی کرێکار ژنان ڕەحمان شەڕەکە لەسەر ئەوەیە بە بڕای من دەستکەوتانە نەمێنێ ینی ڕقوڕی ترامپ لە لیبرالیزم لە لیبرالیزم دەستکەوتانە نەمێنێ و غێرەوەی عاقبەت ڕقابەتەکە باڵەکانی جۆراوجۆری بۆژوازی ئەمپریالیستین لەسەرەوەی عاقبەت ئەوەی پێڵەن زێدەبایی ئەوەی پێڵەن ئەرزشی ئیزافی چینی کرێکار لە ئەوروپا و ئەمریکاوانە ئەم باڵە لە برژوازی زەوتی بکە ئیلان ماسکەکان و خودی ترامپ و ئەو کابرایی ئامازۆن و ئەوەی فەیسبوک و ینی مەسئولەکانیان و ئۆلیگارشەکانی رووسیا و هەر ئەینەن دوێنەکە قانونێک خۆتۆش حتمەن بیستە قانونێکی تازەی گوزەران ترامپ ئەڵێ هەر کەسێ بێ وابزان بە 50 میلیۆن دلار نازانم یا 5 میلیۆن یا 5 میلیۆن دلار هەر کەس 5 میلیۆن دلار بدا ئەوەی پێڵە کارتی تەڵایی عاقبەت شارۆمەندی ئەمریکا وەرەگرێ ئەتوانێت بێ لە سرمایە گوزاری ولیان پرسی وتیان ئەمە بۆ ئۆلیگارشەکانی رووسیا شەوتی بەڵە زۆرێک لەوانە کەسی باشیان کەسی زۆر باشیان تیا معلومە هەموو دۆستی خۆین ئۆلیگارشن یعنی مەسەلەکە دنیاکە بن بەرەو ئەوەی دنیایەک فقط بەلحاظ اقتصاد سیاست نظامی جەنگ لەدەست واقعاً عدەیەک بنیادەمی کەم لەم دنیاە بن کە پیانەڵەن تریلیارد دەرهاکە ئیلان ماسک نمونەیەکیانە بێ ئیلان ماسکەکانی دیکە دروستەکەن و دەسەڵاتی ئوروپا و ئەمریکان بەدەستەوە بێت ئایا بۆیانە سەر من تەردیدمە بۆیان بچێتە سەر خراپە زۆر بەوجود دێنن ئەخبە هەر وەکی تلێر 10 ساڵ 12 ساڵ لەسەر قودرەت بوو چه کارە ساتێکی ناوە بەڵام نهایەتەن محکوم بە شکست بوو شکست دەیخوارد من پێم بێ ئەم ڕەوتە فاشیستی ئەمجارەش محکوم بە شکست ئەبێ بۆ چونکی ئەم ئستانداردا ئەم ڕەوتەی ئەوان دەستیان پێکردووە زۆر نامۆیە لەگەڵ عەقڵی بەشەریەتی ئەم دەورانە منیش ئومێدەکەم مەرۆکتۆ نمونونەکە باکرد لە نێو خۆی ئەمریکا لە نێو خۆی ئوروپا بەشی ئازادی خواز و بەرابەری خواز چینی کرێکاری ئەم وڵاتانە وشیار بێنەوە بێنە مەیدان واقعاً ئەم فاشیزما بێ لەغاو بکرێتنە کارەسات گەورە هەنێنەوە بەڵام ئەزانی چۆنە هاوڕە ڕەحمان من پێم وایە بەترسی ئەم فاشیزمەوە ئەم نازیزمەکە لە دنیاە بەڕاستی نازیزمیشە لە بەشێک لە دنیاە پەراگرێت تاوەتی لە ئەڵمانیا و لە سوید و لە وڵاتانی تری ئەوروپا نازیزمێکە کە دێتە پێشۆم جارە لە جێگای یەهودی خەڵکی موسڵمان بە دیانەت موسڵمانی کردو بە نیشان یاخود پەنابەر بە گشتی ئەوانەی یاخود کۆچکردوانی بەگشتی کردو بە نیشانە ئەوان بە موسەبەبی هەژاری و نەداری و شەڕ و تاوانکاری و شتان نازان و ئەوانن کە هەموو لۆمەکە ئەبێ هەڵگرن ئەم ڕەوتە بەشێک لە کێشەکان ئەوەیە بەرەنگاربوونەوەکە گە بەرەنگاربوونەوەشی شۆڕژێڕانە نەبێت و لەسەر بنەمای تەنها پارێزگاریکردن بێ لەوەی ئێستا هەیە هەر ئێستا ئەمڕۆ خەریکە خەڵکی کارگەر و زەحمیشەش دۆڕانێکی زۆر زۆر گەورە ئەدۆڕێ ینی ئەوەی کە ئێستا لە ئەڵمانیا هاتۆتە سەرکار و ئەوانە و ئەبێ بە بڵێن سەدری ئەعزەم کە بە بارسی پێڵێن یاخود کانسلەری کە لە ئەمریکا لە ئەڵمانیا دەسەڵات دەگرێت کەسێکە بە شیدەت لە دژی کارگەر و لە دژی ئەو دەستکەوتانێک کە خەڵکی کارگەر و زەحمەتکێشی ئەو وڵاتە یاخود کارگەری ئەڵمانیا بەدەستیان هێناوە بە شیدەت لایەنگر و تەرەفداری بازار و میکانیزمەکانی بازار و ئەمانەیە ینی بەرەنگاربوونەوەی ئەم فاژیمە هەر ئێستا بەربڵاوبوونەوەی ئەمانە هاتنی ئەم کەسەی لە ئەڵمانیاوەک و شتێک لێ کردووە کە گوایە هاتۆ بڵێ ئەڵمانیا پارێزیە لەگەڵ فەڕەنسایە وچینە پێکەوە جێژ دروستکەن و بەرەنگاری ئەم نەخشانەی ترامپە وەستێتەوە وەڵام لە کاتێک هات ترامپی ڕۆزبایی لێکردووە پێی گوتی نیشانی داکە ئەوەی کە لە ئەمریکای گوزەراوە هەر هەمان شتیشە خەڵکی ئەڵمانیا ئەیانەوێ ئیتر بە وجودی مەسەلەن ریقابە و سەندیکای کرێکاری ئەم سەندیکا کرێکانی کە خۆمانێمە لێرەیان بینین چەندێک بێکەفاعەت و ناتەوانن لە داکۆشیکردن لە مافەکانی کارگەران بە کۆمونیزم و بە سۆشیالیزم مەزانن یانوێ ئەمە هەمووی لە بین بچێ ینی ئەمە هەر ئێستا خەریکە بەرەو
دواوەمان ئەباتەوە من ئەوەنە بڵێم کە دیفاعکردن و داکۆشیکردن نییە لە سیستەمێکە لە ئەوروپا هەیە ئەوەی کە ئێمە ئێڵین بەڵام لە واقعا لە حقیقەتە ئەوروپا بۆتە دوورگەیەک بە جۆرە ئێستا لە دنیاە ینی لە هەندستانەوە بیگرە خودی چاینەش بە جۆرە لە جۆرەکان قەسابخانەیەکە بۆ خەڵکی کارگەر ئەمریکا کاوەتا بەم جۆری لێدێتەوە لە ئەمریکا لاتین بەشێکی زۆری وڵاتەکان خەریکە متیا سەر هەڵەیە ئەفریقیا هەماشیەوە ڕوسیامان هەیە ئەوە ئەم وڵاتانەی دنیا کە زۆرتر و زیاتر بەرەو ڕاستڕەوی ئەچن و ئەردوغانی کە بە واقعیت نوێنەرایەتی دەسەڵاتێکی فاشیستانە یاخود حکوومەتێکی فاشیستانە گەر دەوڵەتی نەبێ حکوومەتێکی فاشیستانەکە لە تورکیای ئەمڕۆ خەریکە بێتە باڵادەست لە ناوچەکەیەوە بە جۆرێک بە هاوکاری ئەمریکا ئەوانە معادلاتەکان وایان لێ هاتۆ کە ئەو نەبێ یعنی ئەوەی کەماوەتەوە ئێستا دوورگەیەک بۆ ئەوەی کە پێ وترێ مافەکانی مرۆڤ تا بۆ تعبیرە بۆ ژوازی ئەوروپایە پەلاماری ئەم هێزانە بۆ سەر ئەوروپا بەم جۆرە پەلامارە بۆ سەر ئەو دوا بڵین پاژماوانە لە مافەکان و لەو ئیسلاحات و لەو ڕیفۆرمانەی کە بە قازانجی خەڵکی کارگەر کراوە بۆیە ئەمە خەتەرناکە بەڕاستی بازێک من لە چەپەکانیشم ئەبینم جا فەرقی چییە ترامپ لەگەڵ بایدنە هەردووچیان هەر بۆ ژوازین و سەرمایهدارن ئەو بەدزیەوەی کرد ئەم بە ئاشکرایی کە نا بە ئاشکراکردن و بە بێشەرمانەی باسکردن لەوەی کە من دەوڵەمەند و هەر کەسێک هەژارە و نەدارە و ئەوانە لە بەردەستی منایە و نۆکەری منە زۆر فەرقی هەیە لەگەڵ یەکترا یعنی بە درۆژوە من نازانم ئەوانەی کە پێیان ئازدی و پێیان ئاساییە ترامپ ئاوا ڕوون و ئاشکرا خەڵک بە بەردە و بە کۆیلەی خۆی بزانێ یاخود ئەوە بەشێک لە کۆیلەکان نین کە بن بە کۆیلەی ئەم سەرمایهدارە چاوچنۆکە گەورانە یاوەتا بەڕاستی زۆر بەلایەنەوە مەسەلە نییە ئەگەر ببن بە کۆیلە من هینێک نبینم فەرقێکی گەورە هەیە لە بینی ئەوەی تۆ سەرمایهداری بێشەرمانە و بێپەردانە فاشست بێ لەوەی کە بە پەردە پۆشکراوی خەریک بێ دیکتاتۆرێتی خۆی نەک ئیستیبداد دیکتاتۆریتی خۆی مبارەسە بکە ئەمانە جیاوازن بە هەر حاڵ فەرقێک هەیە لە بینەوەی کە پێوترێ دیموکراتیەوەی پێوترێ سەرکوتووی بڵین بێپەردە و ڕوت ئاشکرا بەرحاڵ دەست خۆش من بە بچینە سەر بابەتێکی تریش بەزەوە بیرم نەچێت دووبارە بە هاوڕێیان بڵێم ئەگەر بۆتانەکرێ لینکیان بەرنامە لەلایەن خۆتانەوە بڵاو بکەنەوە ئەوش بڵێم سەبارەت بەم ئاڵوگۆڕانی کە لە دنیا ڕۆیە باز زۆرن مەسائل زۆرن هەڵبژاردننی ئەڵمانیا ئەو دۆخی لە دنیا هەیە نەزم و نیزامی دنیا و هاتنی ترامپ و لێکەوتەکانی لەم هەفتەیە من چەند بەرنامە لەو بابەتەوە لەگەڵ هاوڕیانی ترا بە شێوەی دیالۆگ ئاماداکەم پێشکەش بە ئێوەی ئازیزەکەم باش وا دیارە شەمە و یەکشەمە و دووشەمە ممکنە سێ بەرنامە بە دوایەکە لەسەر ئەم بابەتە بکەم لەگەڵ هاوڕیانی جۆر بە جۆرە سەبارەت بەو ئاڵوگۆڕ و پێشاتانەی کە لە بوارەیە هاتوونەتە پێشەوە بەرحاڵ ئەگەر ئیجازە بدەی هاوڕە ڕەحمان بچینە سەر بەشی سێم و کۆتایی ئەم باسەمان چارەکێکمان ماوە بۆ ئەم باسەکەوی سەردانی لاڤرۆڤ بۆ تاران و چارەنووسی جمهوری ئیسلامیە لە مامەڵەی نێوان ترامپ و پۆتینە لە سعودیە لاڤرۆڤ وەزیری دەرەوەی ئەمریکا مارک ڕۆبیۆی بینی و لەوێ دانوستانێکیان کرد وە قسەباز لەسەرەوەیە کە بەڕاستی ترامپ مەجموعە شتی وت سەبارەت بە ئۆکرانیا ئەوانە کە باسەکان ئەکران و ئەو قسانەکە ترامپ و لایەنگرانی ئەیان کرد لەسەرەوەی کە چۆنی مەسلەی ئۆکرانیا تەواوەکەن ئەست دەکرد هەموو وەکو پۆتین قساکەن ینی هیچ شتێکیان نێشتەوە باش گەرەمە مامەڵەیە معاملەیە ئەی لە بەرامبەرا پۆتین چیەکە بەشێک لەوانەیە کە لەگدانەوانە کردەوەیە کە پۆتین وە رووسیا بەنیازن کارێ بکەن کە ئێران تەسلیم بە نەخشەکانی ئەمریکا و ئیسرائیل ببێ و بە جۆرە لە جۆرەکان هەموو ئەو بربەستانی کە لە پێشووترا بوون لە بەردەمیەوەی کەوا ئێران ببێتەوە بە بەشێک لە دنیای غەرب و تایبەتی ڕاوابەتی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلە چاپکاتەوە هەموو ئەوانە لایەن جمهوری ئیسلامیەوە لا ببرێنی بە جۆرێک عرابی تەسلیمکردنی ئێرانە بە ترامپ ئەمانە ئەوترێ ئەم سەردانەی لاڤرۆڤی ژەوەنی کە من متابع ئەم کە لەگەرچی وەکو تۆ حتمما متابع ئەم نەکردووە هاوڕە ڕەحمان ئەو سەرنجەم لێدا کە یاخود ئەو ئینتیباعی بە مندا
کە بە جۆرێک پەیامی ترامپی بۆ جمهوری ئیسلامی بردووەوە لەم بابەتەوە رووسیاش خەریکە نەخشەکانی ئەمریکا لە بەرامبەر ئێرانە جێبەجێ ئەکا وەکو چۆن ترامپ نەخشەکانی رووسیا لە بەرامبەر ئۆکرانیا جێبەجێ بکە. باشی بۆ چۆن من پێم وایە هەر لەو جەهاتەیە منیش قسەم هەیە خودی دیارە ئێمە بۆی ئەڵێم زۆر بە قەتعیەت و ئینسان ناتوانێت قسە بکە جزئیاتی پشتی پەردەی قسەیان دەری ناخەن هەر بە شکلی دیپلۆماتیک و ڕواڵەتی بازە قسەیان کرد بەڵام ئەمە بۆ خۆی مەسەلەیە دوای ئەم دیدارە کە لە عەرەبستان بینی لاوڕۆف و ڕۆبیۆ وەزیر خارجەی دەوڵەتی ئەمریکا کرا یەکەمین سەفەری لاوڕۆف لە پێشدا بۆ ئەنکارا و لای دەوڵەتی تورکیە بووە دوایش بۆ لای جمهوری ئیسلامی بووە چ پەیامێکی تایبەتی تێدایە بۆ لای تورکیە باوە ناکەم زۆر پەیامی تایبەت تابێت چونکی خودی ئەمریکا ڕاستەوخۆ توانێت هەرچێکی پێخۆش بێ لەگەڵ دەوڵەتی تورکیە باسی بکات جملە لەسەر سووریە و قازانج و بەرژەوەندەکانی یاوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تورکیە مزاحمەتێک بۆ بەرنامەکانی ئەمریکا ئەوە دروست نەکە ئەوەی جێی سەرنجە هەروەک تۆز باسی کرد چوونیەتی لاوڕۆف لەم کاتەدا بۆ لای جمهوری ئیسلامی چونکی هەر لە قسەکانیشیان لە پرس کۆنفرانسەکەیانە کە بینی وەزیر خارجەی جمهوری ئیسلامی و لاوڕۆف بوو دیار بوو محورێکی گەورەی قسە لەسەر بەرنامەی هەستەیەکەی جمهوری ئیسلامی بوو هەرچەند بە شکلی دیپلۆماتیک وەزیر خارجەکەی ئێران ویستی بخاتە خاڵی سێهەمەوە دەنجە قسەکە ئەوەیە دەی دیداری وەزیر خارجەی ئەمریکا و وەزیر خارجەی رووسیا لە دڵی ئەم لێک نزیک بوونەوەی بینی ئەمریکا و رووسیا کام بەشی بە جمهوری ئیسلامی مربوطە و ئەیانەوێت چ پەیامێ بڵام چونکی بە تۆری واقعی ئەم سازانەی کە خەریکە بەرابەر بە لە بینی دەوڵەتی ئەمریکا و رووسیا پێکدێ گۆشەیەکی ئۆکراین و تەواوکردنی شەڕی ئۆکراین و لەوەدا خۆ ئاشکرایە ترامپ هەرچی خاستی پوتینە جێبەجێ کردووە زەویەکانە بە حەقی زەویە داگیرکراوانە بە حەقی رووسیا زانێ نهاتن بۆ نێو ناتۆیە بە حەقی رووسیا زانێ دی چی ماوە بۆ دی لە بەرابەرەوەدا تەردیدێک نییە ئەم دەوڵەتی ترامپە امتیازیەوێ بەنظرم یەکێ لە گەورەترین امتیازەکان اتفاقاً لە مەسەلەی جمهوری ئیسلامیە چونکی مەسەلەی جمهوری ئیسلامی یەکێ لە کێشەکانە کە ترامپ لەگەڵی ڕووبڕووە یەکێ لە سیاسەتەکانی زیندووکردنەوەی زەختی لانی زۆرە بۆ سەر جمهوری ئیسلامی ترامپ ئەلان بە دوای ئەوەیە جمهوری ئیسلامی بێت تەسلیم بێت بێ معاملە بکات معاملەیە کە لانی کەم 89% دەگە 100% شانە 89% خواستەکانی دەوڵەتی ترامپ جێبەجێ بێت زۆر ڕۆشنە ئەو پەیامەی گەیاندووە زۆر ڕۆژنە یەکەم بە خودی رووسیا حاڵی کردووە گە تۆ ئەتەوێ من لە ئۆکراین ئیمتیاز بە تۆ بدەمی تۆ ناتوانانی زۆر لایەنگری لە جمهوری ئیسلامی بکەیت ئەبێت اتفاقاً شان شلکەی ئێمە بتوانین ئەوەی وە ئەمانەوێت لە جمهوری ئیسلامی بستێنین چونکی زووتر لە دەورەی دەوڵەتی بایدنە کام تەحریمانە بۆ سەر جمهوری ئیسلامی بووە عاقبەت دەوڵەتی رووسیاش بەرابەر بە فشارەکان یا حمایەتەکانی دەوڵەتی بایدن لە زلێنسکی توێتی ئێوە هەر کارێ بکەن لەگەڵ جمهوری ئیسلامی لەگەڵ ئێمەش تەرەفن یعنی لایەنگریەکی سەرزارەکیش بێ لە دیپلۆماسی شابێ دەوڵەتی رووسیای مەسەن دەمانگ لەوە پێش یەک ساڵەوە پێش پشتیوانیکی بێ ئەملاوەلای لە جمهوری ئیسلامی ڕاگەیاندووە ئێڵانە وەڵام خودی رووسیا حاڵی کراوە کە نابێەوە بکەیت دووەمە لەتوانم پەیامەش بە جمهوری ئیسلامی بگەیەنە بێتە پای سازان و معاملە دەنا لێ دەین من پێم بێ عاقبەت لاوڕۆف چۆک توێتی بە جددی بگرن ئێمەش عاقبەت مەحزوراتی خۆمانمان هەیە مەنافعی بە قەولی خۆیان بەرژەوەندی نەتەوایەتی خۆمانمان هەیە ناتوانین تاسەر لە هەموو شتێکان لەگەڵتان بی باشترەوەیە معاملە بکەن تاوەی لێتان نەدەن تەنها لێتان نەدەن بۆ یەکانە ئەبێتە ئاهرم فشارێک بەسەر جمهوری ئیسلامیە و من پێم وابێ بەڵێ لەم کێشەدا
جمهوری اسلامی بە دەرەجەیەک رووسیا قوربانی ئەو ئیمتیازاتەیەکە کە لە ئوکراین و لە کولی سازانەکەی لەگەڵ دەوڵەتی ترامپ بەدەستی دێنێ هەر ئەوە نییە تەبعاان دیارە بە نظرم دەوڵەتی ترامپ دوای ئەوەیە لانیکەم رووسیا لە چینیش دوور بخاتەوە ئەگەر ناخۆ دیارە ناتوانێەوە ئینتزارێ بێ کولی ڕابتان قەتع بێ یا بەڕات چین وڵاتێکی زۆر گەورەیە و رووسیا زۆری احتیاج پێ هەیە و لە زۆر بابەتەوە ئەوانە بەڵام لانیکەم ئەوەیەڵە ئیمتیازەوەی پێدا لە ئۆکراین ئەو ئیمتیازاتت بۆ بەڕسمێتە ناسین لە داهاتوە لەوانەیە ئەوەی واتۆ باسکرد من اتفاقاً بە دەرەجەیەک زۆر منی وابیرەکەم ناتۆ بەرەو جۆرێکی دیکاڕوە بەعید نییە ناتۆیە کە تا ئێستا بەشێکی زۆری لە بەرابەر رووسیا زیندوڕایان گرتووە ترامپڵیتر رووسیا کە ئێمە خەریکین ئەدغامیەکەین ئەنتەگرەیەکەین لەگەڵ ئوروپا ناتۆیتر ضرورەتێکی نامێنێ لە بەرابەر رووسیادا ئەگەر ضرورەتیشی بمێنێ لەوانەیە لە بەرابەر چینە ڕای بگرن ڕاستێکی بەنا منزور وەیە بڵێم ئیمتیازاتی گەورە خەریکە بە رووسیا درراوە یەکێ لەو ئیمتیازاتی بسێنە سەرنوشتی جمهوری اسلامیە من پێم وابێ لاوڕۆف بۆ گەیاندنی ئەو پەیامە کە بە جمهوری اسلامی بڵێ زۆر لەسەر ئێمەی رووسیا حەسێب مەکەن دوو هەڕەشەکانی ترامپ بە جددی وەربگرن بەجێوەی لێتان بدەن باشتر وایە بچن معاملە بکەن و سەردانەوێنن ئەمە بەنەزەرم کورت و مختصەر ئەوەیە بەڵام دیارە قسەیەک لە قسەکانی وەزیر خارجەی دوو نکتە لە قسەکانی وەزیر خارجەی جمهوری اسلامیە بوو اتفاقاً ئەم مێدیای ئەسڵیش کە من گوێنەکە زۆر تەوجیهیان جەلب نەبوو ئەو ئاوای وتی تا فشاری لانی زۆرێک کە ئێستا هەیە وجودی بێ مزاکرە ناکەین معنایەوەیە گەرم فشاری لانی زۆرە مقدارێک کەم بێتەوە مزاکراکەین لەگەڵ ئەمریکاش غێرەزەوە وتی ئێمە لە پرۆسەی هەستەیە خۆمان لەگەڵ چین و رووسیا هەماهەنگەکەین دەیەوە رووسیا تەرەفێکیەتی چینیش لە ئایندەدا لە ژێرە و شەڕەت و جاریەکە پێەکەن هەردوو لە پێڵن دەست لە ئەتۆمی و هەڵگرە زووتری بۆ خۆیان جوزی بەرجام بوونیتر جوزیوانە بوونیانە تۆ نابێت جمهوری اسلامی تۆ نابێتون دەست لەوە هەڵگرە باشە خۆت ڕاستە و خۆ مزاکرە ناکەین ئێمە بە وەکالەت ئەوە ئێمەی چین ئەوە ئێمەی بە تایبەت رووسیا مزاکرەکەت بووەکەین شەرت و شروطەکەی ئەمریکا قبولکە بە سەرشەکەتەوە بێت دەنەچە زەرەرمەندی ئەم کێشەیە ئەساسەن جمهوری اسلامی زۆر باشە بەرحاڵ دەست خۆش هاوڕە ڕەحمان من پێم وابێ بە کۆتایی بەرنامەکەمان گەیشتی وەک قەولماندا بەرنامەی داهاتوومان لەسەر ئەم ئاڵو گۆڕانەیە یاخود ئەو کاردانەوەکان یا لێکەوتەکانی ئەم پەیامەی ئۆجالانە بێ و بەگشتیش مەسەلەی کورد لە خۆرهەڵاتی ناوەڕاستە بەچووە گاوە ئاسۆکانی چین وە چ دۆخێگەتە پێشەوە و کۆمونیستەکان و سۆشیالیستەکان لەم ناوچەیە لەگەڵ بەتایبەت لە کوردستانە لە هەر ئەو چوار پارچەیە یاخود ئەم بەشانی کە بەم وڵاتانەیە دابەژبوون هەڵوێستی کۆمونیستەکانە بێت چی بێەوە چۆن هەڵوێست بگرن و چۆن خۆیان ئامادە بکەن بۆ ئەم ئاڵ گۆڕانە بابەتی بەرنامەی داهاتوومانەوەی پێکەوە دەست خۆش بێ زۆر باش هاوڕێیان و ئازیزان زۆر سپاس کە تا ئێستا بینەری بەرنامەکانمان بوون بیرم نەچێ هاوڕێیان تاڤگەی برایی ماراز ڕەشید باقی مۆریاسی میران ئاوات زودی زۆر سپاس کە لەگەڵمان بوون دەستان خۆش بێ هەروە هاوڕێ ئامر سابیر و میوزیک مادی تاهیری بە هەر حاڵ زۆر سپاس کە لەگەڵمان بوون ئەو پرسیارانەی کە لەلایەن بەڕێزانەوە هاتووە سەرنجانە سەروەر سیروان مستەفا و تاڤگەی ئیبراهیم حتمما لە بەرنامەی داهاتوومانە سەبارەت بەم باسەی کە وتمان لەسەر پەیامەکەی وەجالانەکەین وەڵامی ئەو پرسیارانەی ئێوەش ئەدەینەوە بەداخەوە فرسەت نەبوو یاخود کۆمنتەکانتان درەنگ بە ئێمە گەیشت بە هەر حاڵ تاکو بەرنامەیەکی تر و یەکتر دیتنەوەیشتر هەمووی ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی سپێری هەر بژین